سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامی کینۆپەیانی ڕۆژ بە کۆمەڵێک تەوەر و بەڕگە و بابەتینەوە لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتتان بە ئومێدی ئەوەی کە تەواوی بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەرمان بن. زۆر سپاس شێدا بەناوی خوای گەورە و میهرەبان هایزان لە هەر کوێیەکان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆ ڕۆژی عەرەفەیە وادارین خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم ڕۆژە قبوڵ بکا و ڕۆژی ڕۆژەوانانیش بخاتە بەر ئەجری قیامەت ئاسوودە و کامەران و تەندروست باش بن. ئەم ڕۆژ کۆمەڵێک بەرگەو بابەتی جیاواز لە خزمەتتانە بین. بابەتی یەکەمیشمان دوعا و پاڕانەوە و وەروە پەرستشە لە ڕۆژی با بڵێن عەرەفە یاخود ڕۆژی پێش جەژنی قوربان کە قسە و باس لەو بارەیەوە دەکەین وەکو بابەتێکی گرنگی ڕۆژ. بابەتێکی تریش کە تایبەتمەند بە خواری جەژنی قوربانی پیرۆز لەم جەژنەیە کۆمەڵێکی زۆر قوربانی دەکرێت ئەو ئاژەڵانەی کەوا دەکرێنە قوربانی بابزانین ئەو ڕێگە تەندروستیە وەروەها دروستە کامەیە لە سەربڕین یاخود کوشتنی ئاژەڵەکان. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تەورە سەرەکیەدا کۆمەڵێک بەڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بەڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لێبێ ئایزان وەک ئاگادارن ئەمڕۆ ڕۆژی عەرەفەیە کەوا حاجیان لە ماڵی خوددا دەچن بۆ ئەنجامدانی فەریزەی حەج وەروە ئەمڕۆ لەسەر کێوی عەرەفا دەوەستن و لەوێ داوای لێ خۆشببوون و پاڕانەوە دەکەن لە خوای گەورە لەسەر گەورەی ڕۆژی عەرەفە و وەروەها دوعا و پاڕانەوە لەم ڕۆژەیە کە خوای گەورە خۆی بەڵێنیەوەی داوە کە لە بەندەکانی نزیک دەبێتەوە دێتە ئاسمانی یەکەم بۆ گێگرتن لە داواکاری و لێ خۆشبوون لێیان. بۆ زیاتر قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان دەبێ سەرەتاش دەچین لای زانیاریەک لەسەر شاری مەکەی پیرۆز و لەگەڵتان بەردەوام دەبین. ئێرە شاری مەکەی پیرۆزە ئەو شارەیە کە سەروەرمان درودی خۆی لەسەر بێت پێی دەڵێت تۆ خۆشەویستترین و شیرینترین شاری لە دڵی مندا و زۆر گەورە و بەڕێزی لای خۆی گەورە. مەکەی پیرۆز شارێکی پیرۆزە لای موسڵمانان مزگەوتی حەڕەمی تێدایە لەگەڵ کەعبە کە بە قیبلەی موسڵمانان دادەنرێت لە نوێژەکانیاندا. مەککە دەکەوێتە حیجازەوە لە شانشینی سعودیە ڕووبەرەکەی نزیکەی 1200 کیلۆمەتر دووجایە و نزیکەی 340 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە. مەککەی پیرۆز 1104 خاڵی سنووری هەیە کە جوبرەیل عەلەیهی سەلام دیاری کردو بۆ حەزرەتی ئیبراهیم بۆ ناسینەوەی شاری مەککە. نزیکەی 50 ناوی هەیە لەوانە مەککە، بەککە، بەلەد الحەرام، بەلەد الئەمین، ئەلبەیت چەندی ناوی دیکە. ئەم شارە چەند هەزار ساڵێک پێش زاین لەلایەن پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی سەلامی خودایان لەسەر بێت یەکەمین مزگەوتیان بۆ خواپەرستی بنیاد ناوە کە پێی دەوترێت کەعبە. ساڵی نۆی کۆچی خوای گەورە فەرزی کرد لەسەر هەموو موسڵمانێکی لەشساغ و ئەوانەی ماڵ و سامانی پێبەخشیون سەردانی ئەم شوێنە پیرۆزە بکەن و فەریزەی حەجی تێدا ئەنجام بدەن. لە ناوەڕاستی مانگی شەعبانی ساڵی یەکەمی کۆچی قیبلەی موسڵمانان بۆ کەعبەی پیرۆز گۆڕدرا کە پێشتر بەیت المەقدیس بوو. لەم شارە پیرۆزەدا بۆ ماوەی 10 ساڵ 86 سوورەتی قورئانی پیرۆز بۆ پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دابەزی.
ئەم شارە چاکترین و خۆشەویستترین شارە لەسەر ڕووزەی لای خوای گەورە. شاری مەککەی پیرۆز پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت دوعای بۆ کردووە کە دڵی موسڵمانان وابەستە بێت بەم شارەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئەو ڕۆژەی خوای گەورە زەوی و ئاسمانەکانی دروست کردووە ئەم پارچە زەویەی ترخان کردو بۆ خۆی. لەم شارەدا خێرکردن و فەریزەکان هەزاران جار زیاترە لە شارەکانی جیهان. بۆ نمونە نوێشکردن لەم شارە پیرۆزەدا خێری زیاترە لە 100,000 نوێژی شارەکانی دیکە. مەککەی پیرۆز سنوورێکی تایبەتی هەیە بەو پێی ئارامترین و خۆشەویستترین شارە لەلایەن خوای گەورە و موسڵمانانەوە، بۆیە هیچ ترسێک بوونی نییە لەم شارەدا. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت بێڕێزیکردن بەم شارە لە تاوانە گەورەکانە و ئەو کەسەشی بێڕێزی دەکات بە بوغزاوترین کەسدا دەنرێت لای خوای گەورە. هەموو جۆرەکانی ڕاوکردن و داربڕین و خوێنڕشتن لەم شارەدا قەدەغەیە. لە مەککەی پیرۆزدا بۆ هیچ کەسێک نییە چەک یاخود ئامرازێک بەکار بهێنێت بە مەبەستی خوێنڕشتن و ئازاردانی موسڵمانان. لە مەککەی پیرۆز بەردەڕەشەکە بوونی هەیە کە جوبرەئیل بە فەرمانی خوای گەورە هێناوێتی و بەردێکە لە بەردەکانی باش. یەکێکی دیکە لە پیرۆزیەکانی ئەم شارە بوونی ئاوی زەمزەمە کە بە چاکترین و پاکترین ئاوی سەر ڕووی زەوی دادەنرێت و خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت شیفای هەموو نەخۆشیەکانە. زۆرێک لە هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ئاوە تێرکەرەکە ناویان بردووە. کێوی عەرەفات کە 18 کیلۆمەتر چوارگۆشەیە دەکەوێتە ئەم شارەوە. قبولبوونی حەجی موسڵمانان وابەستەیە بە ئامادەبوونیان لەم شوێنەدا. پیرۆزی کەعبە وای کردووە کە تا ئێستاش زیاتر لە 1.5 ملیار موسڵمان لە جیهاندا لە کاتی نوێژەکانیاندا ڕووی تێبکەن. بەڵێ بینەرانی عزیزی خۆشەویست دەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە باس لە گرنگی و تایبەتمەندی ڕۆژی عەرەفە دەکەین بە تایبەتی گرنگی دوعا لەم ڕۆژەدا کە گفتوگوی زیاتر دەکەین لەسەرم تەوەرەیەمان لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی مامۆستا زۆر بەخێر بیت سوال بۆ ئامادە بووین. دەوترێت کە دەزانین کە عەرەفە تایبەتمەندێکی زۆر گرنگی ئەگەر باسێک لە ڕۆژی عەرەفە و ئەو تایبەتمەندیەمان بۆ بکەین فەرمووی. بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه صلاة إخوة قرومي لبعان لجنابتان وتواوي بنراني برز وخوشويز بيت. طبعا كاتو ساعتا كان روجو مانغو سالا كان كهموي دروس داوي إخوة قرومي سبحانه وتعالى هني كاتو ساتي تايبتايا إخوة قرومي سبحانه وتعالى بخوي قرنجي وتايبت مندي وفضل زياتري بيداوة بۆنە منە ناو مانگەکانی ساڵدا 4 مانگ تایبەت کراوە کە پێی دەوترێت ئەم مانگانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە شەڕکردن و کۆمەڵێک باس و بابەتی تر هەیە لەو مانگانەدا حرامی کردو پێی ئەوترێ ئەلئەشهور الحوڕم. جاشێک لەو مانگانە ئەم مانگی کە ئێستا ئێمە واین تایدا کە ڕۆژی عەرەفە یەکێکە لەو ڕۆژانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە تایبەتی کردووە لە ناو ڕۆژەکانی ساڵ و لە ناو مانگەکانی ساڵدا. بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ خەیر یەومین طەلعەت عەلەیهی الشەمس یەوم عەرەفە باشترین ڕۆژێک کە خۆری تێدا هەڵهات بێت بریتێ لە ڕۆژی عەرەفە. واتە لە ناو مانگەکانی ساڵدا لە ناو هەفتەکاندا لە ناو ڕۆژەکاندا هیچ ڕۆژێک نییە هێندەی ڕۆژی عەرەفە کە گەورە و فەزڵ و تایبەتمەندی هەبێت لای خوای پەروەردگار و تەبارەکە وتەعالە و هەروەها لای سەرجەم موسڵمانان. ئەگەر هاتوو بۆ منە موسڵمانان زۆر بە ڕێزەوە تەماشای شەوی قەدر دەکەن لەگەڵەوەشا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە شەوی قەدری شاردۆتەوە لە ناو 10 شەودا نازانرێت هەیە. بەڵام ڕۆژی عەرەفە خوا سوبحانەهو وتەعالە بۆی دیاری کردوین کە ڕۆژە گەورەکەی ساڵ بێتە لەم ڕۆژێکەوە ئێستا ئێمە وان تایدا. ئەگەر هاتوو یعنی لەو فەزڵ و تایبەتمەندیانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە داوێتی بە شەوی قەدر کە دەفەرمێت تەنەزەل المەلائیکە فریشتە لە شەوی قەدرادا ئەبەزێتە سەر زەوی. بەڵام لە ناو ڕۆژەکانی ساڵدا تەنها یەک ڕۆژ هەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بۆ خۆی دائەبەزێتە سەر ئاسمانی دنیا کە ئەویش بریتێ لە ڕۆژی عەرەفە. یعنی ڕۆژی عەرەفە ڕۆژێکە کە لە لای موسڵمانان بەڕاستی زۆر گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ ئەوانەی کە لە حەج و لە فەریزەی حەجدان
چون پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ الحەج عەرەفە چۆن دەڵێ حەجی کورد و دەفەرمێ حەج بریتێ لە عەرەفە یعنی کورتی کردوتەوە لەوەدا و بۆ ئەوانەشی کەوا لە ماڵی خوای پەروەردگار نین و ئەو حەجیان نەبووە بە قسمەت خوای گەورە سوبحانە وتەعالا بۆی داناوین کەوا تێیدا بە ڕۆژوو بین چونکە ڕۆژووی عەرەفە بۆ حاجیان سونەت نییە ئەوان تێیدا بە ڕۆژوو نابن لە ڕۆژی عەرەفەدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەو مەوسیمە پیرۆزە بوو شیریان بۆ هێنا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام خواردیوە تێیدا بە ڕۆژوو نەبووە بەڵام بۆ ئەو مسلمانانەی کەوا نەچوون بۆ ئەو عیبادەتە گەورەیە خوا سوبحانە وتەعالا بە شتێکی تر بۆی قەرەبوو کردوونەتەوە کەوا لە فەزڵ و خێر و گەورەی ڕۆژی گەورەی عەرەفە بەهرەمەند بن ئەویش ئەوەیە کە خوای گەورە سوبحانە وتەعالا کۆمەڵێک عیبادەتی بۆ داناون کە تێیدا ئەنجامی بدەن. زۆر باشە مامۆستا ئەی ئەوانەی کە عوزرێکی شەرعیان هەیە بۆ هۆی نەخۆشیەوە بێت پیر و پەکەوتە بن بە تایبەت و ئافرەتان کە ناتوان لەم ڕۆژەیە بە ڕۆژوو بن جێگرەوەی ڕۆژوەکە چییە بێت کە بێبەش نەبن لەم پاداشت و گەورەی ئەم ڕۆژ؟ بەڵێ بەتاکید کەسێک کە بۆ نمونە هەموو ساڵێک لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بووە بەڵام ئەم ساڵ ناتوانێت بۆ نمونە لەبەر نەخۆشی یا بۆ نمونە ئافرەتێک نیەتی هێناوەکەوە ئەم ڕۆژوو ئەم ڕۆژە گەورە بگرێت بەڵام قەدەری خوای گەورە ڕێگرێکی بۆ دێتە پێش و ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەمە خوای گەورە سوبحانە وتەعالا بە گوێرەی نیەتەکەی خۆی ئەجر و پاداشی بۆ ئەنووسێت بەڵام ئێمە لەم ڕۆژەدا یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێت هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ کە کاری چاک و عەمەلی ساڵح لای خوا گەورەتر بێ بە هێندەی ئەم دە ڕۆژە کە ئێستا ئێمە وانتیایە و ئێستا ئەمە ڕۆژی نۆهەمە یعنی عەمەلی ساڵح لەم دە ڕۆژەدا تەنانەت گەورەترە لە مانگی ڕەمەزان گەورەترە لە ڕۆژی ڕەمەزان جا عەمەلی ساڵح کە پێغەمبەر سڵ ئاماژەی پێکات زۆر شت دەگرێتەوە بۆ نمونە دوعا عەمەلی ساڵحە خێر و سەدەقە عەمەلی ساڵحە قورئان خوێندن عەمەلی ساڵحە بۆ نمونە کەسێک کە ناتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام دەتوانێت بۆ نمونە قورئان بخوێنێت ینی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە کاتێکا کە لە سەفەری ماڵی خوادا بوون و عایشەی دایکی مادام خوا ڕازی بێت لە خزمەتی بوو قەدەری خوا وا بوو کە کەوتە حاڵەتێک کە ئیتر ئافرەت لەو کاتانەدا ناتوانێتەوە نوێژ بکات و بە ڕۆژوو بێت دیار بوو زۆری پێ ناخۆش و زۆری خەفەت خوارد بۆ ئەو حاڵەتە و لەو مەوسیمەدا کە کەوتە ئەو حاڵەتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی ئیفعەلی ما یەفعەل الحاج غەیرە ئەللا تەطوفی بالبەیت فەرمووی هەرچی حاجی ئەیکات لەم ڕۆژەیە تۆش بیکە بەس تەواف ناکەیت تۆ دیارە تەوافی وەکو نوێژ وایە پێویستی بە پاکێتی پێویستی بە دەست نوێژە بەڵام لە غەیری ئەوە ینی ئافرەت هەتا عنی ئەو کاتەش کە ناتوانێت نوێژکان بەڵام دەتوانێت ذیکرکە بەڵام دەتوانێت قورئان بخوێنێت دەتوانێت دوعا و پاڕانەوە بکات دەتوانێت هەر خێرێکی تر و عەمەلێکی ساڵحێکی تر کە ئەنجامی بدا بۆ خوای گەورە سوبحانە وتەعالا دەتوانێت بۆی بەڕاستی ئینسانیش لەم ڕۆژەدا کە ڕۆژێکی زۆر گەورەیە و ڕۆژێکی زۆر تایبەتە و خوای گەورە سوبحانە وتەعالا هێندە فەزڵ و بەخشی داوە بە ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە جۆرەکانی خێر و سەدەقە و چاکە زۆرن ئینسان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا تحقرن من المعروف شيئا لە خێر و چاکەدا حشتێ بەکەم مەزانە حشتێک ئینسان یعنی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تەبەسمك في وجه أخيك صدقة زەردەخەنەیەک بەرامبەر بە برای مسلمان خوا بە سەدەقە و بە چاکە بۆت ئەنووسێ الكلمة الطيبة صدقة وتەیەکی جوان وشەیەکی شیرین خوا سبحانه وتعالى بەس خێر و بە سەدەقە و بە چاکە بۆت ئەنووسێت تا ئەگات جۆری ئەو چاکانی تر کە ئینسان دەتوانێت لەم ڕۆژە و لە کاتەکانی تردا بە ئیزنی خوا ئەنجامیان بدات. مامۆستا دوعایەکی تایبەت هەیە کە لە ڕۆژی عەرەفەدا بکرێت یاخود باشترین دوعا چییە کە لەم ڕۆژەدا مسلمانان بیکەن؟ بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت خەیر الدعاء دعاء یوم عەرەفە باشترین دوعا و پاڕانەوە ئەو دوعایە کە لە ڕۆژی عەرەفەدا دەکرێت چونکە چۆن دوعاکردن هۆکارێکە بۆ ئەوەی کە خوای گەورە سوبحانە وتەعالا پێویستیەکانمان بۆ جێبەجێ بکات هەنێک کاتیش هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە بۆ نمونە لە هەموو هەفتەیەکە لە ڕۆژی جومعەدا لە سەعاتی کۆتاییدا باشترین کاتە بۆ اینکە ئینسان دوعای تیا بکات لە هەموو شەوێکدا کاتێک کە سێیەکی کۆتایی شەو کاتی ئەوەیە کە ئینسان حاجێکی پێویستێکی هەبێت کە هەمومان پێویستیمانێ بە خوای گەورە سوبحانە وتەعالا دوعا بکات یەکێک لەو دوعانە لەو کاتانەی کە نزیکترین کاتە بۆی کە ئینسان دوعاکانی قبوڵ و وەرگیراو بێ لای خوای گەورە سوبحانە وتەعالا بێتێت لەو دوعا و پاڕانەوەی کە لە ڕۆژی عەرەفەدا دەکرێت طبعا
یەکێ لە خوانەسان لە ڕۆژی عەرەفەدا کابراایکی بینی سواڵێک کرد، داوای لە خەڵگە کرد. ئەوی چۆ لای پێوی وی دوتی هاوار بە حاڵت، تخوا ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئینسان هاوار لە ئینسانەکان بکات، ئەمڕۆ ڕۆژەوەی کە ئینسان هاوار لە خوا بکات، دوعا بکات لە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بپاڕێتەوە. حاجە و پێویستی ئێمە لای خوایە، نەک لای ئینسانەکان بێ. یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله، هەموومان فەقیرین محتاجین، پێویستمان هەیە بەخوا، خوا پێویستی نییە بە کەس، الله الصەمەد، یعنی خوا بێنیازە لە ئینسانەکان. لەبەرەوە باشترین دوعا ئەوەیە کە لەم ڕۆژەدا دەکرێت، یعنی پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حج ڕۆژێکنی لە ڕۆژەکانی ساڵ کە بەقەدەر ڕۆژی عەرەفە کە خوای گەورە گەردنی مسلمانان ئازاد دەکات لە ئاگری دۆزەخ. بڵێن خوای گەورە لەم ڕۆژەیە چ بەڵێنێکی بە بەندەکانی وەدارکاریوانشی داوای لێ دەکەن و لێ دەپاڕێنەوە داوا. بەڵێ دەبەن بڕیاری ئازادبوونیان لە ئاگری دۆزەخ، بڕیاری لێخۆشبوونیان، بڕیاری قبوڵبوونی دوعا و نزا و پاڕانەوەکانیان، ئەمانە هەمووی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەڵێنی داوە هەر کەسێ بەدڵ ڕوو بکاتە خوا سوبحانەهو وتەعالا ناومێدی ناکات. چۆ بەتایبەت لەو ڕۆژەدا ئەوەیە کە ڕوکنی گەورەی ئیسلام کە بریتێ لە فەریزەی حەج کە مسلمانان هەموو لە هەموو شوێنێکی ئەم دنیاوە وەکو خوا دەفەرمێ یەئتونە من كل فەج عەمیق، لە هەموو شوێنێکی ئەم دنیایەوە لە هەموو شار و گوند و هەموو شوێنێکەوە ڕوو دەکەنە ماڵەکەی خوا سوبحانەهو وتەعالا و هەمویان لە ڕۆژی عەرەفەدا لەو شوێنەدا دەوەستن. و مسلمانانی تریش کە لە حەجدانین هەمویان لەو ڕۆژەدا ئەوەی بتوانێت بە ڕۆژون لەو ڕۆژەدا دوعا دەکەن، لەو ڕۆژەدا خێر و سەدەقە دەکەن، بەتایبەت لەم ڕۆژانەدا وەتایبەت لە ڕۆژی جمعەشدا، یان یەکێک لەو خاڵە گرنگانی کە مامۆستایان زۆر بە گرنگیەوە باسییان لێوە کرد ئەوە بوو کە ئێمە لەم بەرە جەژنەدا لەم کاتی قەیران و کێشە و نەهامەتی و ناڕەحەتیانەی کە لەسەر خەڵکی خۆمانێ بتوانین کار ئاسانیان بۆ بکەین و باری قورسیان بۆ ئاسان بکەین، هەر کەسێک بتوانێت لە گوێرەی توانای خۆی هاوکاری ماڵی فەقیرێک بکات، جلیان بۆ دابین بکات، یعنی هەر جۆرێک لە جۆرەکان چۆن ئێمە لە جەژنی ڕەمەزاندا لە ڕۆژی پێش جەژندا یا دوو ڕۆژ پێشتر ئینسان سەفترە ئەدا بۆی کە ماڵێک ئاوەدان کاتەوە دڵیان خۆشکە، لەم ڕۆژەشدا و لە ڕۆژانی پێشتری ڕۆژی عەرەفە زۆر هانی مسلمانان دراوە کە هەر کەسە و لە خزم و کەسوکاری خۆی لە گەڕەک و مەنتیقەی خۆی بتوانی هاوکاری ماڵێکی کەم دەرامەت بکات، دڵیان خۆش بکات، کار ئاسانیان بۆ بکات، شتێکیان پێویستە بەڕاستی بۆیان جێبەجێ بکات. لەبەر ئەوە یەکێک لە هۆکارەکانی بەدەستهێنانی سۆز و ڕەحم و بەزەیی خوا ئەوەیە کە ئینسان بۆ خۆی خاوەنی بەزەیی بێت، خاوەنی ڕەحم و میهرەبانی بێت. ڕەنگە زۆر کەس لە ئێمە بەڕاستی ئامادەکاری کە دەبێت بۆ جەژن شتی کڕی بێت، جلی کڕی بێت، چی کڕی بێت، بەڵام هەندێک کەس هەیە کە ڕەنگە هەموومان بیناسینان خزممان بن یان هاوسێمان بن یان هاوڵاتیەکی ئەم وڵاتە بن ببینین کەوا بەڕاستی توانایان نییە، ئیستیطاعیان نییە بتوانین هاوکاریان بکەین، دڵیان خۆش بکەین، ئەمە بەڕاستیەکێکە لە کارە گەورەکان. مامۆستا ئەی کاتێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی لەو کاتەیە دوعا بکەین و هەروەها ڕۆژی عەرەفە تاوانی ساڵی پێش و دواتریشمان ئەسڕێتەوە، ئایا ئەمە هەموو تاوانێکە گرێتەوە؟ بەڵێ تەبعاً پرسیارەکەی بەڕێستان دوو بەشە، بەنسبەت ئەوەی کە ڕۆژووی عەرەفە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ گوناهی 2 ساڵ دەسڕێتەوە، یان ڕۆژی عاشورا کە دەفەرمێ گوناهی ساڵێک دەسڕێتەوە، و هەموو ئەو شتانەی تر کە فەرمێ ئەبێتە کەفارەتی گوناه و تاوانی ئینسان بریتێت لەو گوناهایی کە ئینسان لە بینی خۆی و خوایە کردوویەتی، واتە کەم تەرخەمیەک لە نوێژەکان لە عیبادەتەکان هەبوو بێم. ئەگەنە ئەوەی کە پێی دەوتری حەق الناس مافی خەڵکی پێوەیە، ئەمە ئینسان بە ڕۆژووبوون یا حتا بەچون بۆ فەریزەی حەج بەمانە پانابێتەوە، چۆی کە حەق الناسە ئەو مافی خەڵکە، یعنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئینسان لە ڕۆژی قیامەتەکە لە پردی سیڕات تێپەڕ دەبێت، دەچنە شوێنێک کە پێی دەوترێ قەنتەرە، لەوێ قیساس هەیە، تۆڵە هەیە، ئەو شوێنێک کە حەق و ماف و یعنی حەق الناس مافی خەڵکی تیاوە دەگیرێتەوە، کەواتە ئەوەی کە دیارە مافی خوای ئینسان کەم تەرخەمێکی بێ خوا لێی خۆش دەبێت، دوای ئەوەش یعنی باشترین کات بۆ قبوڵبوونی دوعاکان وەکو بەڕێستان ئاماژەتان پێدام لە ئێوارەی ئەو کاتێک کە ئینسان ڕۆژەکەی دەشکێنێ، چۆ بۆ خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دعوة الصائم لا ترد، ئینسان کە بە ڕۆژوو بوو دوعاکەی ڕەت ناکرێتەوە، ئەگەر لە ڕۆژی عەرەفەشدا بێ و لە ئێوارەی ئەو ڕۆژەدا بێکەوە دەچنە شەوی جەژنەوە،
ئینشاء الله زۆر نزیکە کە خوا دوعا و پارانەوەکان قبول زۆر بکات. باشە مامۆستاگیان لەو دەرفەتەکەمەی هەمانە من دەمەوێت داوایەک لە بەڕێزت بکەم بەم بەرنامەیەشمان هەر ئێوارە دووبارە بێت تۆ ئینشەڵڵا خۆی گەورە لە ئێوارەش هەر ئەم سەوباسە گاتە گوێبینەران کۆمەڵێک دوعای خێرمان بۆ بکەیت چکە کاتمان هیچ نەماوە پێمان خۆشە تۆزێک دوعای خێر بۆ ئێمەش و بۆ مسلمانانیش و بۆ تەواوی مسلمانانی کوردستانمان تەنێ دوعامان بۆ بخێن. خی گەورە سەلامەتتان کاو خی گەورە بخاتی ناوی جوان و سیفەتی بەرزی لێ ئەپارڕینەوە خی گەورە دڵی هەموو لایەکمان خۆش کات خی گەورە کۆتایی بە ئەم قەیران و کێشە و نەهامەتی و ناڕەحەتیانە بێنێ کە لەسەر وڵاتمانە خاڵی کۆتایی حەزەکەم دیسان و جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە ئێمە لەمڕۆدا بەڕاستی کاتێکی زۆر گرنگە بۆ دوعاکردن بۆ پاڕانەوە بە تایبەت لە دەمە و ئێوارەدا دوعا بۆ خۆمان بکەین بۆ ماڵ و مناڵمان بکەین دوعا بۆ وڵاتمان بکەین دوعا بکەین کە خی گەورە سوبحانەهو وتعالە ئەم ناڕەحەتەی کە لەسەر وڵاتمانی خی گەورە سوبحانەهو وتعالە لێمانی دوور بخاتەوە. سەحابە دەفەرمون کەم مەجلیسە بۆ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تێیدا هەستا بێت ئیلا هەنێک دوعا هەیە کە دوێتی جامش بۆ ختامی مەجلیسەکەمان و ئەم بەشی یەکەمی تەوەری یەکەم ئینشاءڵڵا ئەو دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە لە کۆتایی مەجلیسەکەیدا دەیفەرموو کە خێری دنیا و دوا ڕۆژی ئێمە و هەموو مسلمانانی تێدایە ئینشاءڵڵا بەوە کۆتایی پێهێنین. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا أبدا ما أبقيتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا واجعل الجنة هي دارنا وقرارنا برحمتك يا أرحم الراحمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وأقول لهم لك ما خوش يا ربي يا ربي خوش زي خير باتوا زور سپاس بو برئيس مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی سپاس بۆ سپاس بۆ جەناب بەڵێ شەیدا پێمان بێ هاوکارانە باز لەوە دەکەن زانیارێکمانەیە لەسەر کێوی عەرەفە بیدەری دەبێت. اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. کێوی عەرەفە کێوی عەرەفە دەکەوێتە خۆرهەڵەتی شاری مەکەی پیرۆز و 22 کیلۆمەتر لە ناوەندی شاری مەکەی پیرۆزەوە دوورە. مەودای نێوان عەرەفە و مینا 10 کیلۆمەترە و تەنها 6 کیلۆمەتریش لە مۆزدەلیفەوە دوورە. پانتایی کێوی عەرەفە لە خۆرهەڵاتەوە 170 مەترە و لە خۆرئاوەوە 100 مەترە. درێژیەکەی لە باکوورەوە 200 مەتر و لە باشوورەوە 170 مەترە. بەرزی کێوی عەرەفە 65 مەترە، بەڵام بەرزی کێوی عەرەفە لەسەر ئاستی ڕووی دەریاوە 372 مەترە. میلێک لەسەر کێوی عەرەفە دانراوە کە بەرزیەکەی 7 مەترە. مەودای عەرەفە تەنها لەسەر ئەو کێوەوە ئەژمار ناکرێت، بەڵکو پانتایی عەرەفە 10 کیلۆمەتر و 400 مەتر چوار گۆشەیە کە لە ماوەی دیاریکراودا دەبێت حاجیان بۆ بەجێگەیاندنی ڕوکنی عەرەفە بگەنە ناو ئەو پانتاییە. لە عەرەفە جگە لە چەند باڵەخانەیەکی حوکمی پەیوەست بە کاروباری حاجیان هیچ ئاوەدانیەکی دیکەی تێدا نییە. إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك.
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە بڕگەی زانیاری و هاوکارانمان زانیاریەکیان بۆ ئامادە کردوین لەسەر مزدەلیفە فەرموون با پێکەوە بینەری بین. اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك مزدەلیفە یەکێکە لە ئەرکەکانی حەج. مزدەلیفە واجبێکی حەجە پێویستە ئەنجام بدرێت. هۆکاری ناونانی لە بەردابەزینی خەڵکیە لە بەشێکی شەودا لە بەرکۆبوونەوەی حاجیەکانە بە کۆمەڵ کە قورئان ناوی ناوە مەشعەرول حەرام کە مەبەستپێی شاخێکە لە زەوی مزدەلیفە. مزدەلیفە دەکەوێتە نێوان عەرەفە و میناوە لە سنووری حەڕەمی مەکەدایە. 12 کیلۆمەتر لە ناوەندی حەڕەمی مەکەوە دوورە. سنوورەکەشی لە دۆڵی مەحسەرەوە تاوەکو ئەلموزەمین کە دوو شاخی بەرامبەر یەکەن دەست پێ دەکات. لە نێوانیاندا ڕێگایەکەیە بە درێژایی 4 کیلۆمەتر. ڕووبەری مزدەلیفە نزیکەی 12 کیلۆمەتر و 250 مەتر چوارگۆشەیە. هەمووی شوێنی ڕاوەستانی حاجیەکانە. لە بەرفەرمودەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت من لێرە وەستاوم. مزدەلیفە هەمووی شوێنی ڕاوەستانە. مانەوەی شەو لەوێدا واجبە لە سەر حاجیەکان. کاتێکە حاجیەکان دێنەوە لە عەرەفە لە دوای خۆر ئاوابوونی ڕۆژەی نۆیەمی مانگی زولحەجە نوێژەی ئێوارە و خەوتنان بە یەکەوە دەکەن بە کۆکراوەی و بە یەک بانگ و دوو قامەت. دواتر دەپاڕێنەوە و نزا دەکەن. حاجیان ئەو شەوە لە مزدەلیفە دەمێننەوە و لە دوای نوێژی بەیانی بەڕێ دەکەون. پێش دەرچوونیشیان دەتوانن وردەبەرد هەڵبگرن بۆ ڕەمی جەمەڕات واتە ڕەجمی شەیطان. لە مزدەلیفە مزگەوتی مەشعەرول حەرام بوونی هەیە کە مزگەوتی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێت کە ڕووگەکەی لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا 90 مەترە و پانیەکەی 56 مەترە و فراوان و گونجاوە بۆ 12,000 نوێژخوێن. کاربەدەستانی سعودیە هەستان بە چاکردن و فراوانکردنی مزدەلیفە و ئامادەکردنی گۆڕەپانەکەی بۆ مانەوەی حاجیان لە شەودا. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارانمان لە قەزای شارە زوورە و راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە دابەشکردنی کۆمەڵێک هاوکاری بەسەر منداڵانی بێسەرپەرشت و بێباوکدا فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بێدادی و بێنازی جگەرگۆشەکانیان دایکانی ئەم منداڵانی ناچار کردووە هاوارەکانیان پاش خودای گەورە ئاڕاستی ڕێکخراوی هاوار بکەن. تا لە ڕێگەی ئەم دەستە ئەمینەوە موچەیەکی مانگانە و لە هەمان کاتدا پێداویستیەکانی جەژنیان بۆ پڕ بکەنەوە چونکە وەک خۆیان دەڵێن کۆچکردنی یەکجارەکی باوکیان ناسکێشان و هیواکانی ئەوانیشیانی لەگەڵ خۆیاندا بردۆتە ژێرگڵ. مەمنونیانە و دەستیان خۆش بێ و ماڵێن ئاوا بێ و دەستخۆشی لە خێرخوازانی دەرەوە وڵاتەکەین و ناو وڵاتەکەین و دەستخۆشی لە هەمووتانەکەین و سپاستانەکەین و خواتانی ڕازی بێ و هاوکاری مناڵەکەمە ئەگە وڵات زۆر زۆر بۆ ئێمە باشە. ئەگەر ئێمە ئەوان یارمەتی ئێمە نەدەن ئێمە ناتوانین مناڵانە پەروەردە بکەین چون هیچ موچەیەکمان نییە هیچ کاسپیکەرێکمان نییە. من خۆمیەکیانم قاتێکم نییە پیاوم نییە مناڵی کاسپیکارم نییە هیچ کەسێک نییە یارمەتیم لای لە خوای گەورە نەبێت. بەس پشت بە خوای گەورە ئەبەسم و پشت بە هاوکارانی خێرخوازان ئەبەسم بەخوای گەورە سپاسیانەکەن مەمنونی ماڵێن ئاوا بێخۆ دەستخۆشییان لێکەین چون هاوکاریمانەکەن بۆ خواردن و بۆ جلوبەرگ و پێداویستی مناڵەکانمان و هاوکاریمانەکەن کە مناڵەکانمان پێ بگەێنین بۆیان و ژیانێکی بەختەوەر بەسەربەرین مناڵەکانمان بەختەوەر بن وەکو مناڵی ئەوانە کە باوکیان هەیە و کەسە هاوکاریانەکەن و سەرپەرشتیارانی ڕێکخراوی هاوەڕ ڕایدەگەێنن مانگانە و بەبێ دواکەوتن و پاشەکەوتکردن
موچە ڕادستی زیاتر لە 1000 منداڵی بێناز لە ناوچەکانی سلێمانی و شارە زور و سەی سادق و چەمچەماڵ دەکەن و وتیشی تا هاوکاری خێرخوازان بەردەوام بێت درێژە بە خزمەتەکانیان دەدەن. ئێمە لەگەڵ موسیقی سلێمانی ئۆفیس سەرکی لە سلێمانی ئێمە بەردەوامی لە پێدانی موچە بەسەر ئەو ناوە نازدارانەیە کە زیاتر لە 1000 مناڵی نازدار لە لای ئێمە تۆمارن لە ڕێکخراوەکەمان و بەردەوامین لەوەی کە لە هەموو کاتێکیشدا کاتی جێژنەکانە بە تایبەتی لە جەژنی قوربان و لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە لەگەڵ موچەکەیە بەشە خۆراک و جلوبەرێک دابەشەکەین بەسەریانە. علی ڕەحیم بەرپرسی ڕێکخراوی هاوار ئێمە زۆر سوپاسی ڕێکخراوی هاوارەکەین هەستاون بە هاوکاری 35 مناڵی بێباوک لە قەزاکەمان خواردن گۆشت جلوبەرێک شیرینی موچەی مانگانەیان دابینیان کردووە بۆیان دەستخۆشییان لێ ئەەکەین. شان بەشانی ڕێکخراوی هاوار کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگەی دەیان ڕێکخرا و گروپی دەست پاک و چاکە خوازەوە بەردەوامە لە دەستگیرۆیی کردنی خانەوادەی هەژار و کەم دەرامەتان و لە سەروی هەمویانەوە دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشینە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و قەزاکانی چەمچەماڵ و کەلار. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، شارە زور. دووبارە سڵاتان لێ بەیازان لە بەشی دووهەمی پرۆگرامەکە دەمانەوەی قسەوباز لەسەر بابەتێکی گرنگ بکەین ئەویش گۆشتی تەندروستە واتە لە وەکو سنەتێک یان بابەتێک کەوا قوربانی و خێرێکی زۆر دەکرێت لە ڕۆژانی پێش لە ڕۆژی عەرەفەش خێرێکی زۆر دەکرێت قوربانیش لە دوای با بڵێن یەکەم ڕۆژەوە ئیتر قوربانێکی زۆر دەکرێت چۆن هاوڵاتیان بزانن قوربانیەکانیان چۆن بکەن لەکوێ بیکەن وەروە گۆشتێکی تەندروست دوای ئاژەڵەکە سەر ببڕن بیناسنەوە بۆی زانیاری زۆر باش لەو بارێ وەرگرین میوانداری زۆر بەڕێز تارێق عەلی پزیشکی ڤێتەنەری پێشکەوتومان کردووە لە کوشتارگەی نوێی سلێمانی. دکتۆر تارێق زۆر بەخێر بێن. زۆر بەخێر بێت. دکتۆر پرسیاری زۆرم لە یانێمەوێ بەس بۆی بینەرانی شلێمان تێبگەن ئێستا مۆسیمی قوربانیکردن لە سبەینەوە دەست پێیەکە هاوڵاتیان بۆ ئەنجامدانی قوربانی ینی زانستیانەترین ڕێگا کە با بڵێن هیچ گرفتێک دروست نەبێ بۆ ئەنجامدانی قوربانیکردن یاخود بۆی گۆشتێکی تەندروستمان دەستکەوێ وەکو پزیشکێکی ڤێتەنەری ئەگەر ڕوونکردنەوەیەکت لەو بارەوە هەبێت. بەڵێ سەرەتا سوپاس بۆ میوانداریەکەتان. ئێمە بە حکمەیەک ئێستا بەرەو جژنی قوربانی پیرۆز ڕۆین لە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانە یعنی هاوڵاتێکی زۆر کاری قوربانی ئەنجامەدەن بۆ ئەوەی ئەو کاریان کە لە ڕووی ئاینیەوە و هەم لە ڕووی ئەخلاقیشەوە کارێکی تەواو تەندروست بێ هەنێ مەرجەیە کە پێویستە ئەو کەسی کە قوربانیەکە ئەنجامەدا جێبەجێ بکە. یەکی لەو مەرجانە ئێمە وەکو ستافی پزیشکانی ڤێتەنەری کە لە کوشتارگەی نوێی سلێمانی کارەکەین لە ڕۆژانی جژنی قوربانە ئێمە کوشتارگە کراوەیە بۆ پشکنینی و ئاژەڵانی کە بۆ قوربانی ئەنجامەدرێن. بێگومان ئەو ئاژەڵە ئەگەر ینی بۆی کە بە کوردی لەسەر بدێن ئەو ئاژەڵە ئەگەر لە دەرەوەی کوشتارگە سەر ببڕێ بێگومانێکی لەوانە بەرزبوونەوەی پلەی گەرمایە کە ئەو ئاژەڵە لە دەرەجەیەکی گەرمای زۆر لە دەرەوە سەرەبڕێ. ئەم دەرەجە گەرمای زۆرەوە کە ئەم ئاژەڵە یعنی هەنێ بەکتریای زیان بەخش پاسۆجینێک مایکرۆئۆرگانیزمی زیان بەخش لەسەرم لاشەی ئاژەڵە گەشە بکەن. زایدەن ئەم ئاژەڵە کە تۆ سەریە بڕی لەگەڵ زەویە ئەم لاشەی ئاژەڵ ئەم کارکەسە کۆنتامینیشن ینی کۆنتاک بەرکەوتنی ڕاستەخۆی لەگەڵ زەوی هەیە. لەگەڵ ئەوەشا ئێمە چەندەها نەخۆشیمان هەیە کە لە کوشتارگە ئێمە ڕۆژانە ڕەفزی ئەکەین. لە کاتی سەربڕینی ئەم ئاژەڵە لە دەرەوەی کوشتارگە بێگومان ئەو کەسێک کە کوشتاری بۆکان نازانێ ئەم نەخۆشیە هەیە. نەزانینی ئەم نەخۆشیانە و لەو پلە گەرما زۆرە سەربڕینی ئاژەڵ و دابەشکردنی بەسەر هاوڵاتیانە بێگومان هەنێجا لە بریەوەی کە خێری هاوڵاتێکە بگە زەرێکی زۆر بە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەگەیەنێ. جامە لێرە ینی داوام لە هاوڵاتیانەوەی کانی کە قوربانی ئەنجامەدەن ئێمە لە کوشتارگە کراوەیە ئەتوانن بەڵێ قوربانیان لە ڕۆژانی جژندا ئێمە کوشتارگە ئامادەی ئەتوان کوشتارگاکانە بێنە ناو سلێمانی. لەگەڵ ئەمەشدا لە دەرەوە سەربڕین بێگومان لەوانی هەمووشمان بینی بێتمان لە کاتی چونمان سەداکردنمان بۆ ماڵی خزمان هاوڕێیان کە بۆ گەنێکی زۆر ینی بۆنێکی ناخۆش هەیە کابرا ناوسکی حیوانەکەی لەو جادە و شوێنە فڕێیاوە و بێگومان ئەمە ژینگە بیستەکات و بێت توی گواستنەوەی چەندین نەخۆشی.
زۆر باشەکەەوە تەمام کاک دکتۆر ببوورە ئاماری سەربڕین لە کوشتارێکی ئێوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن و لە چه ئاستێکدا پێم بێت پێشتە پەیوەندیتان پێوە بکرێت کە کەسێک بێوت قوربانی بکات و لە کوشتارگەکەی ئێوە سەری ببڕێت. بەڵێ ئێمە بنسبەت ئامارەکە وەکو بەڕێز ئاماری کوێ گشتی کوشتار کە لە ئەم ساڵ سەر بڕاو بڵێن ڕۆژانی پێشدەچن سەر بڕاوە نزیکەی 800 تەن گۆشت هەناردەی ناو بازارەکانی سلێمانی کراوە لەو ڕێژەیە بە نزیکەی 341 تەن گۆشتی مەڕ و بزنانی ئاژەڵی وردەیە نزیکەی 478 تەنی گۆشتی ڕەشەوەڵاخە بە بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی ئەم ساڵ 300 تەن یعنی زیاتر گۆشت سەر بڕاو هەناردەی بازار کراوە بەنسبەت ئەوانی کە هاوڵاتیان کە قوربانی ئەنجامەدن ئێمە وەکو هەنێ ڕێکخراومانێ مەسەن ڕێکخراوی بەخشینمانەیە ڕێکخراوی هانامان هەیە ئەنی ئەم ساڵش ئەگەر هەڵم نەکردوێت کە پێمان ڕێگە ڕێکخراو بزانم ئەوەی بەرزانی خێرخوازی بەرزانیە کە ئەمانە قوربانی ئەنجامەدەن زائیدەن ڕێژەکەی تۆ سەر هاوڵاتیان ئایا کە چەند بابندن بەوەی کوشتارەکانە لە من ئێمە سەرەوە چۆن ڕێنمایی خەڵکی بکەین کە لە دەرەوە دەستیان ناگاتە کوشتارگە بەڵام با بڵین ئەوانەی کە ئەتوانن بێنە کوشتارگە پێمان بڵێ ڕێکارەکان قۆناغەکانی کوشتارگە لە کوشتارگە بۆ قوربانیکردن چۆن چۆنیە ڕەنگە ئەم زانیاریانە ئێستا لای بینەران بێتە با بڵێن زانیارێکی باش سوود لێوەرگرن ینی چۆن بۆ نمونە ئێستا من ئەمەوێ ئاژەڵێک سەربڕون لە ناو شاری سلێمانی دەمێت پەیوەندیتان پێ بکەم ڕێکارەکان چۆن لە چیوە دەست پێەکە بەڵێ بێگومان ڕێکارەکان لەوە دەست پێەکە مەسەن ئێمە لە کوشتارگەی نوێی سلێمانی بەچەند ژمارەی تەلەفۆن مۆبایل هەمووی دانراوە ئەتوان پەیوەندی بە بەڕێوبەری ئەوێ بەڕێوبەری کۆمپانیا بکەن لە کوشتارگەی نوێی سلێمانی سەبارەت بە ڕاپەڕاندنی کاروبارەکان ئێمە لە کوشتارگەی نوێی سلێمانی بە دوو شێوە پشکنین بۆ ئاژەڵەکەین پشکنینی پێش سەربڕین پشکنینی دوای سەربڕین ئێمە لە زۆربەی حاڵەتە ئەنی ستافێکمان کە پشکنینی پێش سەربڕین ئەنجامەیە چەندین نەخۆشیمان هەیە پێشێ بچێتە قۆناغی سەربڕینەوە ئێمە ئەم ئاژەڵە ڕەفز دەکەین ئەڵێن گونجاو نیە ئەم ئاژەڵە لە ئێستادا بۆ سەربڕین ینی احتیمال هەیە بە چارەسەرکردن لای مەسەن لە کلینیکەکان لای کلینیکی پزیشکیەکان ئەڵێ چارەسەر بۆ ئاژەڵەکە و چارێکتر بێنەرەوە سەری ببڕە دوای ئەوەی کە بە مەجموعەی پرۆسێسسا ئەڕوا کە لە دەرەجەیەکی حرارەت لە خوار 5 دەرەجەوەی لە ناو هۆڵی کوشتارگە کە بێکمانمە دەرەجەیەکی زۆر گونجاوە بۆی کوشتارە سەربڕی لە دوای پرۆسێسەکان لێ پزیشکی ڤێتەرنەری ئامادە ئەبێ پشکنین بۆ ئاژەڵەکەی ئەنجامەدا پشکنینەکە لای ئێمە بە دوو شێوەیە پشکنینی فیزیکیمان هەیە واتە پشکنین بە چاو لەگەڵ پشکنینی تاقیگەیە ئەگەر هەنە حاڵەت دەبێ ئێمە گومانمان لێ هەبێت تاقیگەمان هەیە لە تاقیگە دوایان پشکنینی بۆ ئەنجام بدەین بێگومان نەخۆشیەکانیش زۆرن ئەگەر دەبێت باوترین ئەمەی کە نەخۆشیمان بێسەر نەخۆشی زەردوویمان هەیە نەخۆشی تای ماڵتامان هەیە کە گوازێتەوە بۆ هاوڵاتیان نەخۆشیمان هەیە نەخۆشی کرمە ئەنی ئەو کرمی کە لە لاشەی ئاژەڵەکە هەیە لە کاتی خواردنی بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیانیەوە تووشی نەخۆشیانەکە نەخۆشیمان هەیە نەخۆشی ئاژەڵ لاوازە ئیماشیشنی پێڵێن لاوازی ئاژەڵ کە بێگومان ئێستا ئەم نەخۆشانەگەل لە دەرەوە سەر ببڕێ هیچ خاوەن ئاژەڵی هیچ ئەو خاوەن ئەوەی کە خێرەکە قوربانیەکە ینی درک بەم نەخۆشیانە ناکات و گۆشتەکەی بڵاوکاتەوە ئێستا بەر بڵاوترین نەخۆشی کە لە ناو ئاژەڵاندا هەبێت چییە کە مەترسی هەبێ بۆ سەرژیانی مرۆڤ بەڵێ ئێستا نەخۆشیێکمانەیە کە لە وەزارەتی تەندروستی عێراق تۆمار کراوە لەم هەفتەی ڕابردووان نەخۆشی تای خوێنبەربوونمان پێڵێ کریمیان کۆنگۆ هیمۆڕۆژیک فیفەرە ناوی زانستە پزیشکیەکەی ئەمە ناوەکەیەتی نەخۆشەکە تیک بۆرن ڤایرۆسە تیک بۆرن ڤایرۆس ینی مەسەلەی گەنەیە ئەو گەنە و حەشەراتی کە بەسەر لەشی ئاژەڵەکەەوە هەیە ئەمە دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە بۆیە لێرەشا کە ئێمە کە باسمان کرد کە پێش سەربڕین پشکنی بۆ ئاژەڵەکە ئەنجامین بێگومان لە کاتی بینینی ئەم حەشەراتانە ئەم گەنانە بەلەشی ئاژەڵەکەەوە بە هیچ شێوەیەک ڕێگەنیان ئەم ئاژەڵە بچێتە قۆناغی سەربڕینەوە داواکەین لە خاوەنەکەی کە دەرمانی دژە مشەخۆر بەکاربێنە ئایا بە شێوەی دەرزیلیان هەمانە کەواتە چارەسەری هەیە ئەم جۆرە نەخۆشیە بەڵێ چارەسەری هەیە توانی ئاژەڵەکە چارەسەری تۆ پێشەوەی کۆنتاکت پێشەوەی دەستە بەر ئاژەڵەکە چۆ زۆر جار لە دەستبەرکەوتن لە گەنی ئاژەڵەکەەوە لە مشەخۆری ئاژەڵەکەەوە بۆ هەیە توش بێتەوان ئەم نەخۆشیێکی ئاوا ئاسان نییە نەک بڵێن هاوڵاتیانش بترسێنین بەڵام ئەم نەخۆشیە وەکوتمان نەخۆشیێکی ڤایرۆسیە لە ساڵانی 1944ەوە لە یەکێتی سۆڤێتی جاران رووسیا ئێستا ئەکاتۆمار کراوە
لە ساڵی 1970 لە عێراق ئەم نەخۆشیە تۆمار کراوە ئێستش حالیان لە کەرکووک و زیقار لە عێراق لەم دوو پارێزگایە تۆمار کراوە بێگومان بێ خۆمان ئامادەکاری بکەین نەچەند ئێمەکو ستافی پزیشکی ڤێتەرنەری هەموو بە پێی وەرزەکان پلانی خۆمانێک کە لەم وەرزایە چ نەخۆشیێکی و چ نەخۆشیێک نییە پلانی خۆمان هەیە بۆ کۆنتڕۆلکردنی لە نەخۆشی شارەکانی هەرێمی کوردستاندا ئەم نەخۆشیە سوپاس بخوا تۆمار نەکراوە هەتا تا ئێستا ئەم نەخۆشیە لە شارەکانی هەرێمی کوردستانە ئەم لەم ئێستا تۆمار نەکراوە بەڵام پێشتر ئەم نەخۆشیە لە شارەکانی هەرێمی کوردستان تۆمار کراوە. قۆناغەکانی دوای گۆشتێکی تەندروست هاوڵاتی چۆن بزانێ ئەمە گۆشتە تەندروستە ینی دوای سەربڕین ڕەنگە من لە بازار لە بەیا بەخێر بووم بێت یا خۆم بێن و سەری ببڕم و گۆشتەکە وەرگن واتە گۆشتێکی تەندروست چۆن بزانێم گۆشتە تەندروستە. بەڵێ بەنسبەت گۆشتی تەندروستەوە ئێمە کە بەڕستان زیاتر تەوەرەکەتانی قوربانیکردنە ئێمە لە کوشتارگا دوای ئەوەی کە پشکنینی بۆ ئەنجامین بێگومان مۆری خۆمانمان هەیە ینی لە کوشتارگا ئێمە مۆر ئەین لەو گۆشتە ئەم وەرە ئێمەش ڕۆژانە ئەو گۆڕێ بەپی ئیشی ڕۆژانی خۆمان ئەو مەرە گۆڕانکاری تیاکە لە بەرەوەی کە هیچ تەزویرێک و شتێکی تیان نەکرێت. ئەو هاوڵاتی کە گۆشت بکرێ مەسەن بەدەر لە قوربان لە پێ جەژنی قوربانە لە ڕۆژانی ئاسایی گۆشت بکرێ ئەتوانێت لەو شوێنانی کە مۆری بۆ کراوە مەسەن لە دوکانی ئەو قەسافرۆشانی کە مۆری بکرا ئەتوانێت گۆشتەکەی لێ بکرێ و بە چاوی خۆی مۆرەکەی ببینێ. بەڵام بە نسبەت جەژنی قوربانەوە تەبەن ئەگەر لە جەژنی قوربان نابێ ئەو هاوڵاتیە یعنی ئەکەوێتەوە سەر ویژدانی ئەو هاوڵاتی خۆی کە قوربانیەکە ئەنجامەدا چکە بێگومان ئەو مۆرەی کە لێ ئەدرێ بەش بە بەش ئەم گۆشتە مۆرەکەی لێ نادرێت ئەم مۆرە لە دووسێ شوێنی دیاریکراو ئەدرێت لە لاشەی ئەم ئاژەڵە. زیاتر مەبەستمەوە بوو دکتۆر ینی بێگومان کەسێک کە قوربانی دەکا لە نیەتێکی پاکەوە دەیکا بەڵام ڕەنگە بۆ یەک و زانیاریەک هاوڵاتیانیش بیزانن ینی گۆشتێکی تەندروست ئەکرێ وەسفی بکەین ینی هەیە بە زانستی ئەگەر بڵین ڕەنگەکەی وابێ ئەوەی هەبێ ئەوەی هەبێ بەڵێ بێگومان جاکردنەوەی ئەویان ئەو خاڵیان کە بڵێ گۆشتی تەندروست گۆشتی تەندروست لەگەڵ گۆشتێکی ناتەندروستە یەکەم هاوڵاتی ئەتوانێت بە بۆن ئەم گۆشتە تاقی کاتەوە لە حاڵەتی گۆشتێکی ناتەندروستە کە زۆر جار یا سەبەبی نەخۆشیە یا خوێندبەربوونی ناتەواوی ئەو ئاژەڵەیە هەستەکەی لە گۆشتەکەیە لە لاشەکەیە بۆنێکی ناخۆشی لێە. خاڵی دۆم جاکردنەوەی بەڕەنگی ئاژەڵەکەیە ئەوش خاڵێک ترە کە توانێت هاوڵاتی گۆشتێکی تەندروست لە گۆشتێکی ناتەندروست جا بکاتەوە. بەڵێ لە ڕەنگە زۆر جار گۆشتی ناتەندروست ڕەنگێکی تۆخی هەیە هەستەکەی ئەو گۆشتە وشک بۆتەوە ڕەنگێکی تۆخەیە بەڵام گۆشتێکی تەندروست ڕەنگێکی ئاڵی هەیە ئەنێمە بە شێوەیەکی سەر ببوورە بەپێی ئاژەڵەکان پێم وای بە ڕەنگی گۆشتەکە دەگۆڕێت دەستا بۆ نمونە گۆشتی گوێرەکە و مانگا لەگەڵ حیوانی وردا جیاوازیەیە زۆر گۆشتێک کە بۆنیەت دەوترێت کە ئەمە لە کاتی لێنانیدا لە کاتی کوڵانیدا دەبینی جۆرە گۆشتێک کە بۆنێکی لێوە دێت دەوترێت کە ئەمە گۆشتی مانگایە کەواتای ئەم بۆچوونە ڕاستە مەسەلەی بۆنی ئاژەڵ کە ئێستا هەیە زیاتر ئاوازام هاوڵاتیان زۆر گلی لەو بۆ نەشان هەیە ئێستا بە حکومەیە کە دەرزی بەکارێنێ بۆ ئاژە یعنی من لێرە کە ئەڵێن کە لە کوشتارگە سەرڕێ ئەنی یەکێ لە خاڵەکانی ترمان ئەمەیە هەر بەکارهێنانی دەرزیە بۆ ئاژەڵ احتیمالی هەیە بۆن لەو ئاژەڵەیە بڵاو کاتەوە یعنی بۆن لەو ئاژەڵەیە بڵاو کاتەوە بۆ ئاساییە ئەو بۆنێک کە بەوەی دەرزیە بۆ بە هیچ شێوەیەک ئاسایی نییە و هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشی ینی هەنە حاڵەتمانەیە لەوە ئەچێت لە ئێستا ڕاستەخۆ لێ دەرنەکەی بەڵام مەودات دوورتر ئێمە بیرکەینەوە تووشی نەخۆشی گورچی لە ئەم نەخۆشی شەرپەنجە کێسە زۆر بڵاوە ئەمە هۆکارەکەیەتی مەسەلەی بۆنی ئاژەڵ هەنێ ئاژەڵمانە ئاژەڵی نێر و مێمان هەیە لە ئاژەڵی نێرە کە ئەگاتە تەمەنی پێگەیشتن کە ینی بە شێوەیەکی بڵێن گشتی هەرخۆ تۆزە بۆنێکی تایبەتی هەیە هەر زۆر جار کە پێشەوەی تۆ کوشتار بۆ ئاژەڵەکە بکەی هەر خۆت هەست بە بۆنەکەی ئەەکەی بەنسبەت ئەو ڕەنگەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بڵێ ڕەنگەکان بەپێی ئاژەڵەکان ئەگۆڕێ بەڵام لە کاتی گۆشتێکی ناتەندروست کە تۆ بتێوی جایکێتەوە ئەو ڕەنگەی زۆر ڕەنگەکەی ڕەش ئەبێتەوە ڕەنگی ئێمە ئێستا گۆشتی گوێرەکەمان هەیە تقریبان ڕەنگێکی کاڵ ڕەنگێکی ئاڵ و کاڵە بەڵام کە مایەوە گۆشتێکی ناتەندروست بوو ئەم ڕەنگە کۆنەبێ بەڵە ڕەنگەکەی تقریبان تاریکە بێ دکتۆر پێکمان خواردنی و خواردنانەژی خۆن تەسیری ڕاستەخۆی لەسەر بەدڵنیایە تەسیری هەیە قوربانیکردن کۆمەڵێک با بڵێن ڕێنمایی ئاینی هەیە کە پێویستە کەسی قوربانی کەربی کە لە نیەتهێنان و لە سلوبی سەربڕین و لەو تەکبیر و وێرد و دوعایانەی کە دەیکا لەگەڵ کۆمەڵێک ڕێنمایی ترا کاتێک کە هاوڵاتیەک دێتە کوشتارگا یان ڕێنمایی بەڕێستان وەردەکرێ ڕەچاوی ڕێنمایە و پەیڕەوەکانی ئەو ڕێنمایان ئاینیانە دەکرێت لە کوشتارگە ڕەنگە سەپوای پێ لێ مەسەلەن
خەڵک پێی وابێ هەر ئاسایی وەکو حاڵەتێکی چۆنگەرگە ڕۆقی لەبوون و خوێندنی کۆمەڵێک وێرد ئەگەر بۆ مان باسکەی لەوێ چۆن بەڵێ مەسلەی ئەو وێردانەکە تەوان ئەوانە شتێکی ئاینی نێمەتوانی بەجێ بڵین بۆ مامەسایانی ئاینی بەڵام من لێرە هاوڵاتیان من لێ بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان ینی ئاگادارەکەمەوە کە لە کوشتارگەی نوێی سلێمانی هەموو کوشتارێک ڕۆقی بلە سرە بڕێ هەموو کوشتارێک بە چەقۆ خوێنی تاوەتی ئەو کوشتارە دەرەچێ بەنسبەت ئێمە شتێکی ئامان هەیە چکەمە ڕۆژانە لە کوشتارگەی نوێی سلێمانی ڕۆژی وای 1000 سەر ئاژەڵی وردە نزیکی 200 سەر ئاژەری وڵاق سەرەبری مەسەلەن ئێمە لە هەموو شوێنەکانە مەسەن بسمیلای الله وەکبەر نووسرا وەکو کوشتارگە بەدەر لە جەژنی قوربان ینی کە ئەمە نووسرانی کۆی گشتی شمولی هەموو کوشتارەکانەکە لێرەش ئێستاەوەی کەمە لە مامەسایانی گوێم لێ بوو مەسەن من هاوڵاتی بەتەمای قوربانی بێ لەوانەیە خۆی نەتوانێت قوربانیەکە ئەنجامە یەکێکتر ئەکا بە وەکیل هەر خۆی ئەو کەسێکە لە کوشتارگە تەمەکە لە کوشتارگە ئەبێ ئەو کەسێکە قوربانیەکە ئەنجامەدا ئەدوانێت ئەو کەسەکە خاوەن کوشتارەکە سەر ئەبرێ بۆ ئێکا سەرڕینی بۆکە تەکبیرات و خۆی بکات زۆر ئاساییە بەڵام لە کوشتارگەی نوێی سلێمانی هیچ کێشەیەکی ئاینی و تەندروستی نییە. باشەکە پێشتریش ئاماژەمان بۆەوە کرد کە کەسانێکی لە گوندەکان یاخود دوورە دەستن ناتوانن دەستیان ناگاتە کوشتارگەکەی ئێوە بەڕێز داماژت بەوە کرد کە لە ماڵەوە ئەو کەسانی کە خۆیان ناژان سەرە بڕن لەوانەیە لەگەڵ ئارزەکە یا بەریەک کەوتنیە بێ لەوانەیە گەرما کەواتە ڕێنمایی چییە بۆ کەسانی کە دەستیان ناگا بە کوشتارگەکەی ئێوە خۆیان لە ماڵەوە حیوانەکەیان سەرڕون شێوازی سەربڕینی یاخود بە چ شێوازێک بە چ قۆناغێک بۆی بە شێوەیەکی تەندروست گۆشتێکی تەندروستی لێبەرن حیوانە ببڕن. بەڵێ بێگومان ئێمە لە کوشتارگەی نەک لە ناو بڵین شاری سلێمانی لە قەزا و ناحەکانیش لە هەمووی کوشتارگەمان هەیە یعنی ئەتوانێت ئەو هاوڵاتیە ئەگەر خواستی نەبێت ئەگەر کەسێ زۆر دوورە دەست بێت قوربانەکەی خۆی ئەنجامدا یەکەمان لە ڕووی ئاینی شۆکەوە پێویستە و ئاژەڵی کەسە دەبڕێ بۆ قوربانی کۆمەڵێ مەرجی ئەم ئاژەڵە نەخۆش نەبێ ئەم ئاژەڵە شەل نەبێ ئەم ئاژەڵە کوێر نەبێ ئەم ئاژەڵە ئاوز نەبێ ئەنێم ئاشەڵە بڵین دووجان و ئاوز نەبێ بەڵێ چکەمانە بۆ قوربانی دەست نایەن ئەگەر ئەو هاوڵاتی ئەگەر هەر نەگونجاتەوە ئەڵێ ناچاری نائمە وەکو خۆمان وەکو پزیشکان هەتا پێ ماپرەلین لە ناو کوشتارگاکانە لە قەزا و ناحیە لە شوێنەکانایە بەڵام ئەگەر پێ نەکراونەتەوە قەزا ناحیەکان بەڵێ ئەویش کراوە لە ڕۆژانی جەژنا ئەو هاوڵاتی ئەگەر هەر پێی نەکرا ئەتوانێت لە ناو ماڵەکەی خۆی ئەگەر پێی نەکرا لە شوێنێک بێ گەراجیە بێ شوێنێکی سەرداخراو بێ دەرەجی حرارەتی ئەو شوێنە ئەگەر بتوانێت دای بەزێنە مەسەن دەرەجی ئەو حرارەتی ئەو شوێنە فێنکەرەوەیەک لەو شوێنە دانەوەی ئەو دەرەجە حرارەتە دابەزێ لە کاتی خۆی هەچەنێمە نەخۆشی زۆر کە زۆر جان نەخۆشیە ئەو کەسێک کە سەرەبرە هەر هەستی پێ ناکە ئێمە نەخۆشی کرمی شریتێ سەوانێک کە وڵاق سەرەبرن بۆ قوربانی کرمی شریتی ڕەشە وڵاقمان ینی ئەگەر پزیشکێکی پسپۆر خۆی نەیبینێ هاوڵاتیکی ئاسایی درک بەم نەخۆشیە ناکە ینی شەکە تۆڵێ هەر ناچار بێ قسەکە بلای منایانی ئەگەر ئەوە بێ ئەو هاوڵاتی ئەگەر خۆشتێکی ناتەواوی بینی لەم ئاژەڵە هەرچەند هەر حاڵەتی هەر نایبینێ ئەو باش شوێنەکەی فێنکەرەوەیکی تیا بێ خوێنێ و ئاژەڵە بە تەواوەتی دەرچێ ئەو پاشەڕێ ئاژەڵەکە ئەمێنێتەوە ناوسکەکەیەتی ناورگەکەیەتی مەسەلەن لە دەرەوە لە بەردەرگاکەی خۆیان فڕینەیە هیچ نابی خاتە شوێنێک و قەپاتی کات و لە شوێنێکی دوورەدەست ئەو پاشماوە فڕە ئەتوان لە کاتی سەربڕینیا پارچە لایلۆنێک یاخود شتێک ڕاخن لە ژێر ئاژەڵەکە بۆی لەگەڵ ئارزەکەی بەتەکید ئێمە کاڵین کۆنتامینێشن لەگەڵ زەویانە بێمە و کوشتارگەی کە لە قەسابخانە سەرێبڕین بە هیچ شێوەیەک ئەو ئاژەڵە ینی بە بەرزی ئەمێنێتەوە ئاژەڵە بە هیچ شێوەیە بەرکەوتنی لەسەر زەویانە بەدڵنیا ئەو کەسی کە ئیکا ئەبێ مەسەلەن ڕاخەرێکی پاک سفرەیەک مادەیەکی لایلۆن بێ لەژێر ئاژەڵەکە ڕاخە بۆی بەرکەوتنی لەگەڵ ئەرزانە بچکە زۆر جار بەرکەوتنی لەگەڵ ئەو ئەرزە تووشی نەخۆشی ئەکانی لەگەڵ ئەو ئەرزەیە ئەو خاڵەتر کەمانە مەسەلی ئەو گۆشتی تەندروستی ئەو هاوڵاتی کە لێ ئەو گۆشتە یعنی ئەو گۆشتە سەرەبڕێ بەدەر لە جەژنی قوربان ئێمە ئەم گۆشتە لەناو بەڕادا هێڵینەوە لە کوشتارگە یعنی کە لەو خاڵیان کەڵی گۆشتی تەندروست ئەمەیە کە لە بەڕادا مایەوە کە ئێمە سەرەتا پێ سەربڕین ئەم ئاژەڵەمان هێشتەوە لە کوشتارگە هەنێک گۆڕانکاری لەسەرم ئاژەڵە دەرەکەوێ زۆربەی جار مانەوەی لەم بەڕادا مایکرۆ ئۆرگانیسمە زیان بەخشەکان بەکترێ زیان بەخشەکان لە کاتیمانەوەی لەو بەڕادا ئەکوژرێ بەڵام دیسانەوە بێنە سەربێن هاوڵاتی قوربانی ئەنجامە لەناو ماڵەکەی خۆیان بە هیچ شێوەی ئەم پرۆسۆسانی بەسەرانەیە بەدڵنیا و تەندروست نییە بەڵام من لێرەوە ئانی وشاریم بە هاوڵاتیان ئاگادارەکەمەوە بە هیچ شێوەیە چۆ قسەیەک لەنا هاوڵاتیانەوە کەڵێ من گۆشتی فرێشە خۆم من بریشێک فرێش نەبێ نایخۆم گۆشتەکە تازە بێ خۆم لێی کەمەوە سووری کەمەوە گۆشت کە کرات پێویستە لە ناو ساردکەرەوەیە دابنرێ دوای ئەوە بەکاربێنرێ بۆ خوارد کەواتە هاوڵاتی دەتوانێت لە کاتی بۆ نمونە کە لە کاتی قوربانەکەی دەوترێت دوای نوێژی جەژنە بەڵێ
ئەتوانێت لەو کاتێک کە ئاژەڵەکەی سەردەبڕێت و لە ساردکەرەوەیەکە داینێت و دوای خاب و ئێوارەوە گۆشتەکەی قوربانی بەڵێ بە دڵنیایی شتێکی زۆر باشە ساردکەرەوە ئێمە بەڕاتمان هەیە بڵێن وەکو فرێشی کە ئەمێنێتەوە مای 72 ساعت سەلاجە هەیە و فرێزەری هەیە سەلاجە هەیە بەڵام جیاوازیە ئێمە بەڕاتمان هەیە گۆشت کە بە فرێشی مێنێتەوە بۆ مای 72 ساعت گۆشت و مریشک سەلاجەمان هەیە فرێزەری سەلاجەمان هەیە مجەمیدەمان هەیە گۆشت کە خرایە ناومجەمیدە طبعاً بە هیچ شێوەیەک نابێ ئەو هاوڵاتی قوربانی بکە هەستێ بڵێ دکتۆر وتی کاکە گۆشتەکە بخە ناو سەلاجەوە ئەنج تۆزێکە نه شتی وانە کە گۆشت خستە ناومجەمیدەوە ئەو بەشەی کە دەرێن یەکسەری بێ بەکاری بێنی بۆ خواردن یعنی گۆشت کە بەستی بە هیچ شێوەیە نابێ بتوێتەوە و جارێک تر بیبەسێتەوە کە توایەوە ئەتوانێت بەکاری بێنێ بەنسبەت ئەوەی ئەگەر بەڕاتی هەبێ بۆی بگونجە مەسەن لە دەرەجەی 5 دەرەجەی سەلاجە 5 دەرەجە 4 بۆ 5 دەرەجە ناو دەرەجەی سەلاجی ئەتیاتی فرێزەرەکە ناچکۆ فرێزەرەکەی سفر و ناقزیەکە ئەتوانین لەو گۆشتە بە وەکو فرێشی بە تازی چۆن لە مارکێتەکان ئێستا گۆشت و مریشکی فرێشمانەیە لەو دەرەجەی حرارەت هەڵیگرێ شتێکی خراپ نیە چکەمە لە بەڕاتەکان شەکە لە قەسابخانە هەڵیگرن تەوان لەو دەرەجایە کاک دکتۆر هەر یعنی هیوادارم کللتوری ئەوەی کەوا هاوڵاتیان لینکێکی باشیان لەگەڵ کوشتارگەکان هەبێت لە قەزا و ناحیەکان لە بەرەوەی هەم تەندروستە هەم ڕێنمایەدینیەکانی ژێبەجێ دەکرێت بەڵام دیسانیشەوە لەم بارەدۆخەیە گریمانەیەک دابنێگەر هاوڵاتیەک سەردانی با بڵێن کوشتارگەکان نەکات خۆ ئاسانترە ئەگەر ئاژەڵەکە بە زیینوێتی باتە لای پزیشێکی ڤێتەنەری بۆی فەحسکات و اینجا دوای لە ماڵەوە سەری ببڕێ ئەمە تۆزێک کاراسانتر ناکایان ئەگەریەوە ناکرا ئەوگەریەوە کەم نابات ناکاتەوە گەر گۆشتێکی زۆر تەندروستمان دەستکەوێت وڵی وەکو کار ئاسانی کار ئاسانترە بەڵام ئایا ئەو هاوڵاتی ئەمە ئەنجامەدا ئایا مەسەرەن ئەو ینی لەخوا بەزابێت کێسە ڕێژەیەکی زۆر بەرچاو قوربانی بینین کە خەڵکەکە ئایا ئەم هاوڵاتیان ئەمە هەمووی ئەنجامی ئەیە دکتۆرێکی زۆری ڤێتەنریشمان هەیە لە زۆر شتێکی زۆری ڤێتەنەریمان جۆرە پشکنەش بۆ دکتۆرەکە ئاستانە بێت چکە بەڕێز پێشتر ئاماژەت بەوە کرد کە هەندێک نەخۆشی هەیە بەچاو نابینرێت پێی نازانین بەدڵنیایەوە بەس کێشەکەمانەوەی ئەگەر بە زیینویش بینی ئاژەڵەکە بەڵێ فاسی پێش سەربڕینمانەیە بەڵام دوای پشکنینی دوای سەربڕینەکەمانە ئایا ئەم خاوەن قوربانێکە قوربانەکە ئەنجامەیە ئامادەیە دوای سەربڕینەکەش دکتۆرەکە سەیریکە ئەمان ئەگەر ئەمە شتێکی ئاوا بکات لەم بابەتە بموجێ هەر شتێکی خراپ نییە ئەگەر بۆی بکرێت بەڵام تەجروبەی زۆری ئەو قەسابانش پێم وان بێت یعنی توانن والله ئەزمونەکەی لەسەر سەرمان ئێستا لە کوشتارگانی سلێمانی لەگەڵ حرمەت بێمە خۆمان خزمان کە سوکارمان هەمویان قەسابن مەسەڵەن قەسابیانەیە بەڵام هەنێ حاڵەتێ بە تەواتی ئەبدەیتی زانستی تو ئێستا بتوانێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەبدەیتی زانستی ینی زیاتر و زۆرتر دەبێ ئێمە هەمانە زۆر کەس خاوەن ئاژەڵمانەیە کە لێ کوشتارکە سەرەوە لێ وڵا دکتۆر گیان مەسەلەن من خۆم زۆر شارەزام يعني ئێمە جاری وایە مەسەلەن ینی باوەڕتانە بێ ئەم قسەیەکەم ینی قسەیەکی زۆر ڕاستە من ئاژەڵەکەم بۆ فڕیاوە ینی ئاژەڵەکەم بۆ فڕیا ینی خستومەتە بەڕاتی ڕەفسەوە وتی دکتۆر من گۆشتەکەی بەکاڵ لێ خۆم ینی دەستی بردووە بۆ گۆشتەکەشی هەنێ حاڵەت هەیە بەدەلەوەی ینی ڕاستە شارەزە بەڵام هەنێ حاڵەت هەیە بە دڵنیاوە هەتا پزیشکی ڤێتەرنەری سەیری نەکات دەرناکە چونکە ئێمە هەنێ حاڵشەیە کە لە خۆمانە توانای خۆمانە بێ ئێمە تاقیگەمان هەیە لە تاقیگری پشگینینی بۆ کەواتێ وەکو پزیشکێک تا چەند توانیوتانە هۆشیاری بە و قەسابانە بن پێیان بگەن کە ئەمە جۆرە نەخۆشیکە و قەنەعەتی پێ بکەن بەڵێ ئەمەی کە ئێستا ئاماژەم پێکرد ئەمە ساڵانێکی زوو بووە چونکە ئێستا من بە حکمی خۆم وەکو خۆم تقریبا نزیکەی 10 ساڵێکە لە کوشتارگەی 10 ساڵ زیاتر لە کوشتارگەی نوێی سلێمانی کاری پشکنینی گۆشتەکەم ئەمەی کە بۆ بەڕێستم باس کرد ساڵانی زۆر کۆنە ئێستا لەخوا بەزیابێ یعنی ئێستا لە خوددا بەزیابێ و شاریان زۆر بەرزە باوەڕ کە خاوەن ئاژەڵەکە زۆر جار خۆیە ئەڵێ مەسەلەن دکتۆر یان دکتۆر فڵان من گومانم لە ئاژەڵێکەیە ئەگەر بۆم سیر کەیتەوە من خۆم گومانم لێتی ئێستا لەخوا بەزیابێ وشارە ئەنی ئێستا و کێشانە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر تاریق عەلی پزیشکی ڤێتەنەری پێشکەوتوو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت دەرفەتمان کەم ئەگەر خۆت شتێکت ما بێ بتەوێ بڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەتان چونکە ئێستا کاتی خۆی بوو بەرنامەکە لێرە ڕێنمایم ئەوەیە کە داوا لە هاوڵاتیانەکەم هەتا بۆیان بکرێ گۆشتی مۆرکراو بکڕن ئای لەبەر خاتری بڕەپارەیەکی کەم ینی زیان بە خۆیان و بە ماڵ و مناڵیان نەگەێنن ئێستش کە پێێنێنە جەژنی قوربانی پیرۆزەوە تەمانە پیرۆزبای جەژنیشان لێ یەکەم لە سەرەتا بیرماچوو داوایان لێ یەکەم هەتا بتوانن بەڵێ ئەتوانن کوشتارگەکەیان مەسەڵەن حیوانە وردەکان وڵاخەکان لە کوشتارگەی نوێی سلێمانی سەربڕینی بۆ بکەن یا لە قەزاناحەکانە لە کوشتارگەکانە هەتا بتوانن لەوێ سەربڕین بۆ ئاژەڵەکانیان بکەن بۆی گۆشتێکی تەندروست
بکەوێتە دەست هاوڵاتیان. وڵات دکتۆرگەچی کاتمازگەمە بەڵام با من هەر درێژێکەمەوە بیرم شو باسی نرخ بکەم ڕەنگە هاوڵاتیان زۆر جار کێشیان لەگەڵ نرخەکان هەبێ بەگشتی گۆشت ینی نرخی ئێستا چۆنە لە کوشتارگە چۆن مامەڵە لەگەڵ نرخەکانە کرێ تایبەت بۆ بابەتی قوربانیکردن یان نرخی سەربڕینژەوەی پرۆسی سەربڕینەکە. بەڵێ نرخی بۆی شتەکان یەکجاکەنەوە نرخی ئاژەڵەوەی کە ئێستا بە تەمەڵ زیاتر پەیوەندی بە خاوەنینەکانەوەیە بەڵام نرخی ئاژەڵ لە ئێستا هەڵم نەکردبێەوە زام حیوانی وردە کیلۆی بە 5,000 دینار ینی بە زیندوی کیلۆی 5,000 دینارە حیوانی ڕەشەوڵاق کیلۆی 5,000 بۆ 5,500 دینارە یعنی بڵێمێکە لە زیینە قەپانە ئەکێشرێ بەنسبەت کرێی سەربڕینەوە لە کوشتارگەی نوێی سلێمانی ئێمە لە ڕۆژانی ئاسایی کوشتار وڵاخی گەورە ڕەشەوەڵاق بە 6,000 کوشتاری بۆ ئەکرێ حیوانی وردەش بە 7,000 کوشتاری بۆ ئەکرێ بەنسبەت نرخی ترە ئەوەی کە بەدەر لە قوربانی نرخکە لە بازارە چۆنە چۆنیە ئەوەی کە ئاماژەم پێکرد زۆر جار هاوڵاتی لە دەرەوە ئەبێنێ مەسەن حیوانە بەخوا دکتۆر من لە فڵانە شوێن کڕیمە گۆشت بە 7,000 8,000 جار ئەم گۆشتە هیچ مەرجێکی تەندروستیتیانی ئەم گۆشتە لاوازە ئێمە لە کوشتارگە بێ سەریە بڕین فڕێن بگورە ئەوە بپرسمەیانی ئاژەڵێک بۆ نمونە بەرخێک بزنێک کە کرێتە قوربانی ئێوە بە 7,000 سەری دەبڕن و بە حەزر دەکەن لە کوشتارگەی نوێی سلێمانی ئەو کەسە خۆی ئاژەڵەکە بێنتە ناو کوشتارگە بە 7,000 کاری پاکردن و ینی بە تەواتی ئەم گۆشتەکەوێتە دەست هاوڵاتەکە خۆی زۆر باشە دکتۆر پێشتر ئاماژت بەوە کرد کە لەبەر نرخێکی کەم گۆشتێکی سەرجادەیە خود مۆر نەکراو نەکڕم بەڵام زۆربەی هاوڵاتیان زۆربەی تاکەکان ئاماژە بۆ دەکەن کە پێی دەڵی گۆشتێکی سەرجادە مەکڕەمە لەوانەیە پیس بێت لە بەرەوەی خۆر لێ ئەیە تەپ و تۆزی سەرجادە و لەگەڵ ئەمانە هەموویان کارلێکەکات بەڵام ئەوڵێت بە کوڵاندن ئەو میکرۆب و بەکتریا زیان بەخشانە نامێن ئەگەر ئەمە ڕوون بکەیتەوە بزانین ئایا بە کوڵاندن گۆشتێک کە پیس بوو بێت ژەهراوی بوو بێت یاخود بەکتریا توشی بەکتریا بوو بێت پاکە بێتەوە بەڵێ بێگومان هەنێ نەخۆشیمان هەیە لە دەرەجەی 60 لە دەرەجەی 70 تاسە بشی کوڵێنی ئەم نەخۆشیە لە ناو ناچێت ئێمە نەخۆشیمانێ مەسەر نەخۆشی زەردوویمان هەیە یعنی نەخۆشی زەردووی چڵەپتێکی بە کوڵانەوەیە بە دڵنیایەوە لە دەرەجەی کوڵانی زۆرش ئەم نەخۆشیە لە ناو ناچێت دکتۆرم نەخۆشیانە ببوورە لە ڕێگەی گۆشتەوە ئەگوازرێتەوە بۆ بەڵێ لە ڕێگەی گۆشتەوەی مە نەخۆشی مەسەن تای ماڵتامان هەیە نەخۆشی ئەمێکە هەمەی ماڵتەکە ناو خەڵکە ئەم قسەیە زۆر باوە ئەمە نەخۆشیێکە تووشی ئەبێت تووشی ئاژەڵەکە بێ لە ڕێگەی ئاژەڵەکە ئەگوازرێتەوە بۆ ئینسان لە ڕێگەی بەکارهێنانیەوە بەڵام چ زمانێکی ژێ مەسەن ئێمە بۆ نمونە لە ناو مارکێتەکانە لە فاسفوتەکانە بەتابەتی لەوێ ئەم گۆشتە مەسەلەن هەر بە شێوەی گەزە هیچ کوڵانێکی بۆ ناکرێت چ زمانێکەیە ئەم گۆشتە کوڵانی بۆ بکرێت ڕاستە لە دەرەجەی کوڵانی بەرزە هەنێ حاڵەتمان هەیە بەڵێ لە ناو ئەچێ بەڵام ناتوانین بڵێن 100% نەخۆشیەکان لە دەرەجەیەکی کوڵانی زۆرە لە ناو ئەچن هەنە نەخۆشیمان هەیە ینی باوەڕکە لەمانەوەی کە لە مجەمیدا کە ئەمێنێتەوە لەو بەستێنەدا لەو دەرەجە حرارەتە زۆربەی حاڵەتمانێ هەلەیە لە ناوچێ نەک بە عەکسەوە لە کوڵانێکی زۆرە دکتۆر چەند کاتەکەی چەند پێویستە یاخود بۆ چەندێکسە زۆربەی هاوڵاتی لە حیوانێکە کڕم و لە ناو مجەمیدەیە دایانێ مەمە لەوانەیە هەندێک لە بەشەکانی کاتێکی زۆر بمێنێتەوە لە ناو مجەمیدەیە کەواتە بۆ ماوەی چەندێک یاخود ئایا کاتەکەی دیاریکراوە کەم گۆشتە لە ناو فرێزەرەیە بمێنێتەوە بەڵێ ئەگەر لە ناو مجەمیدەیە دانی ناوسکی حیوان ئێمە جگەرمان هەیە دڵمان هەیە گورچیلەمان هەیە ئەم بەشی حیوانە بە ڕاستەوە خۆ نەک ڕاستەوخۆ بڵێ مەسەن لە بەڕادێکا دانی لە فێنکەرەوەیەکە لەو دەرەجەی سەلاجە پێنجە ڕاستەوە خۆ بەکار بێتەوەنەوە باشترە بەڵام مانەوەی گۆشت هاوڵاتی ئەتوانێ خۆی حیوانێ بکڕێ ئەگەر مەبەستی بێ ئەم حیوانە بەش بکە بە پێی پێویستی خۆی ئایا لە ناو زەرفێکە لە دەفرێکی پلاستیکیا دایانێ بەشی بکە ئەتوانێت بۆ ماوەی 6 مانگ ئەم گۆشتە لە ناو فرێزەری یان لە ناو فرێزەرە بیهێڵێتەوە بەمەرجێت تەمان یەکەم کارەبای لەسەر نەگوشێتەوە دووەمیش ئەو بەشەی بەڵێ بەتەکید دووەمیش ئەو گۆشتی کە دەری ئێنێ بەکارێنێ بۆ خواردن لێ هەڵ نەگرێتەوە جارێکتر بیتوێنێتەوە هەڵیگرێتەوە تەبەن بەهای خۆراکی کشێتە نزیکەی لە 3 مانگ بۆ 4 مانگ بەهای خۆراکەشی هیچ لە دەست نایە بەڵام زۆر ئاساییە تا 6 مانگ لە مجەمیدا هەڵگیرێ و دوایی بەکار بێنرێ دکتۆر بێنە سەر شێوازی بەکارهێنانەکەی پێشتر ئاماژت بەوە کرد کە هەندێک کەس نایکڵێنێت بۆ نمونەوەکو فاسفودەکان کە هەر بەڵێ بۆ بە شێوازی گەز لێکرێتەوە کەواتە کام شێواز زۆر تەندروستە بۆ بەکارهێنانی گۆشت ئایا کوڵاندنە ئایا برژاندنە ئایا سوورکردنەوەیە بەڵێ مەسەلەی شێوازەکە تەمان ئەوە بۆ دیسانجاوێت و دووبارەیەکەمەوە تەبەندانانی لە بەڕادا زۆر ئەساسە بۆ زۆربەی نەخۆشیەکان کە لە بەڕادا دامرێ مەسەلەی شێوازی بەکارهێنان بە شێوەیەکی گشتێم وەکو خۆمان شێوازی کوڵاندنەکە ینی لە هەمووی باشترەکە ئەو کابانی ماڵە بەکاری بێنێ بە شێوەی کوڵاندن لە دوای کوڵاندنەکەەوە ئەنج ئەتوانم بچێتە سەر قۆناغەکانی تر نا ئەگەرنا لە کوشتارگە
پشکنین بکرێت لە هەر شوێنێکە لە قەزایە لە ناحەیە کوشتارگەی تا بێ پشکنین بۆ گۆشتە بکرێ زۆر ئاسایە هاوڵاتی بە شێوەی فاسوود بەکاری بێنێ بە شێوەی برژان بەکاری بێنە یان بە شێوەی کوڵان بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەی کوڵان ئەگەر بەکارمێنێ گۆشت باشترە. کاتە دکتۆر ئەگەر هاوڵاتێک ئێستا لە شاری سلێمانی بە دیاریکەوی بەڕێستان لە کوشتارگەنەوەی سلێمانین بیەوێ پەیوەندی بکات باس لەوە کرد ژمارە تەلەفۆنەکانی هاوڵاتیان چۆن دەستیان کەوێ ژمارە تەلەفۆنەکەر لێرە وەڵاهی ژمارە تەلەفۆنەکە من یعنی خۆم لە خەیاڵمانێ بەڵام مۆبایلەکە تا پێت بێ ئاساییە وڵی مۆبایلەکەش مەتمینە ببورن بەڵام لە کوشتارگەی نوێی حەزەکە مالکە ئەستا لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە هیچ لە ڕێگەی ئەمە کوشتارگەی نوێی سلێمانی پیجی خۆمان هەیە لە کوشتارگەی نوێی سلێمانی کازام هاوڵاتێکی زۆر بەشدارن لەو پیجای ڕاگەیانەکانمیان ئەو پیجیان لای ئێمە توانین لێ ژمارەی تەلەفۆنەکان دانین ژمارەی تەلەفۆنەکان ڕاستەکەی وەکو ژمارەی وەکو پزیشکەکانە ئەو ژمارەیە دائرێکە بڵێن بەڕێوەبەری کۆمپانیاکەی بەڵێ بەڕێوەبەری کۆمپانیاکەی چکە ئەو زیاتر بڵێن سەرپشکەلەوەی لەکردنەوەکەی لە کاتەکەی چکە لەوانەیە مەسەن کابرا قوربانی بکات شێوازەکەی مەسەن دوای نیوەڕۆ بێ بەیانی بێ بۆی کاتەکەی بۆ گونجاو بێ زیاتر پەیوەندی بەوە بکە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز تاریقعەلی پزیشکی ڤێتەنەری پێشکەوتوو لە کوشتارگەی نوێی سلێمانی سواز بۆ ڕوونکردنەوە زانیارەکان ئینشەڵا بینەرانی ئازیزیش تەواوی ڕێنمایەکانی کاکدکتۆر و هاوکار و هاپیشەکانی لە گوێڕایەڵیان بکەن چکە بێگومان لە کۆتاییا و گۆشتە تەندروستە تۆ خێر دەکەی بۆی خێری باشتر دەستکەوێ نەبی کەزیان بۆ هیچ کەسێک. بڵێ ئایزان لە درێژەی بەرنامەکەمانە دەچینە گەرمیان لەوەیە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتی گەرمیان لە شەقامەکان تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەری پێش جەژنەکەن بینەری ئەو بەشەی زانیاریە دەبی. هاوڵاتیانی قەزای کەلارن و بەدەم تەکبیراتەوە سونەتێکی لە بیرکراوی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم زیندوو دەکەنەوە. ئەمە بۆ ساڵی دووەمە ئەم سونەتە بە دەنگی بەرز و لە نێو بازاڕی کەلار لەلایەن بەشێکی زۆری چین و توێژەکانی قەزاکە بەرز و پیرۆز ڕادەگیرێت. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. داوکارم لەخوای گەورە کە ئەوەی کردمان بۆ خۆی بوو بێت و وەنیەتمان پاکاتوە. دیارە ئەمە ئەمڕۆ دووەم ساڵە کە لەسەر یەک ئەم سونەتە مردووە زیندووەکەینەوە و ئەم ساڵ الحەمدولله و بینیتان لە ساڵی پاش زۆر باشتر بوو خەڵکێکی باشتر هاتوو بۆ ناو کەژاوەکەوە و ئومێدمان وایە ئینشاڵڵا ساڵانی تر ئەعلانێکی باشتری بۆ بکەن و خەڵکێ زیاتر بەدەمەوە بێت چونکە خەڵک تا دەست شەرمەکات یعنی جاکەن خەڵک ئەو شەرمی نشکاوە بێتە ناو بازار بەس سوپاس بۆ خوا ئەم ساڵ زۆر باشترە لە پار ساڵانی تر باشتر شەبێ پشت بەخوای گەورە. ئامانجی سەرکیمان ئەوەیە کە ئەم سونەتە گەورەیە کە لە مانگی دەی زەلحیجە ئەکرێت سەحابە ئەبوو هورێرە ئیبن عومەر پێکەوە چوونەتە ناو بازار بە دەنگی بەرد ئەم تەکبیرەتیان کردووە بۆ ئەوەی بدەنە گوێی خەڵکە ئەم زگرا و بۆ ئەوەی بەردەوام زگی خوا بکرین ناو بازار لە کۆڵان لە ماڵ لە مزگەوت ئاماژمان ئەوە بوو کە خەڵکی فێر زگر بکەین لە بازارێ شەوێت. هاوڵاتیانیش بە جۆش و خۆرۆشێکی زۆرەوە بەشداریان لە وتنەوەی زیکری ئەڵڵاهو ئەکبەردا کرد و دڵخۆشن بە زیندووکردنەوەی ئەم سونەتە و پێیان وایە گرنگە ئەم سونەتانە بە شێوەیەکی کردداری بە چینی گەنجان و لاوان ئاشنا بکرێت بۆ ئەوەی بەردەوام بە زیندوی بمێنێتەوە. بەرابەر ڕێزەکەی مڕۆ ڕۆژێکی پیرۆز هەشتی ذوالحجەیە بەیانەتی لە ناو نوێمنەی حاجیان عەرەفە ئینشاءالله ئەم تەکبیرە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو هورەیرە ابن عەبدوڵڵای کوڕی عومەر و ابن مەسعود لە مەدینە کردیانە و سنەتیشە بەدەنگ بەرز بکرێت نەکە لە ناو مزگەوتە لە ناو بازاڕی مەدینە و ناو کۆڵانەکانی مەدینە بە جەماعی کردیانە بۆیە ئەمە دەستی مامۆستا سەرکەوت زەهاوی خۆش بێت ئەم سنەتەی زیندوو کردو بەڕاستی ئەبێ گەرم و گوڕی بدرێت بەم سونەتە نەکات لە گەرمیان دەڤەری گەرمیان سلێمانی هەولێر هەموو گەرم و گوڕ لەبەرەوە ئەم تەکبیرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی لە حەدیسەکە فەرمیێ گەورەترین زیکر لەم ڕۆژانە ئەو زیکرەیە کەوا الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر الحەمد والله ئەکبەر ولله الحەمد گەورەترین زیکر لەم ڕۆژانە ئەم زیکرەیە. سونەتێکی یادکراوە ئەم سونەتە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە خەریکە زنووە بێتەوە سنەتی ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەهلی مەدینە و ئەهلی مەکە و لە کاتی ئەو بۆنە ئەم بۆنە گرنگە هەموو ساڵێک ئەوان یادی ئەمەیان کردەوە ئێمەش پێمان خۆشم سنەتە زیندووکەینەوە ناو خەڵکە و بێتە عادەتێکی خێری ئینشاءالله لەناو میلەتەیە. ئێمە وەکو فەقێکی مزگەوتی گەیلانی بەشداریمان کردووە لەم سونەتە کە لەناو خەڵکە مردووە ئێمە ئینشاءالله خەریک و زیندوومان کردووە و وەکو فەقێکی مزگەوتی گەیلانی بۆ ئەم خەڵکەش حەزمان کرد بەشداری بکەن تایە ئێمە حەزمان کرد ئەم سونەتە زیندووکەینەوە
لەبەرەوە کردمان لەبەرەوە سونەتێکی گەورەی و هاوڵان لەناو بازارە لەناو عایلەیە ئەڵڵاهو ئەکبەریان کردە. سونەتی تەکبیراتی ڕۆژانی پێش دژنی قوربان کە بە نۆمینەی حاجیانیش ناسراوە سونەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە هاوڵان گرنگی زۆریان پێداوە. ماوەی 2 ساڵە لە قەزای کەلاری ناوەندی ئیداری گەرمیاندا ئەم سونەتە زیندوو دەکرێتەوە و لە بەشێکی زۆری ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش ئەم سونەتە لەلایەن مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانەوە دووبارە دەکرێتەوە. هاوار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گەرمیان. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بە هەمان شێوەی قەزای شارە زوور لە سۆرانیش کۆمەڵێک هاوکاری بەسەر مناڵانی بێسەرپەرشدا دابش کراوە. هاوکارمان لێ و راپۆرتێکی بۆ ئامادەکردین فەرموون پێکەوە بینەری و راپۆرتەش دەبێت. بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆز و بە لەبەرچاوگرتنی دۆخی داراییان ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری جلوبەرجی جەژنی بە سەرسەد مناڵی بێباوک و کەم دەرامەت دابەش کرد. ئەمڕۆ شوەکە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێرمەند و خوا پێداوان توانیمان جلوبەرجی جەژنی قوربان ئامادە بکەین بۆ نزیکەی 100 منداڵی بێباوک و منداڵی هەژار. دیارە وەکو نەرێتی ساڵانە ئێمە بەردەوامین لە جێژنەکان لە کاتی کردنەوەی قوتابخانەکان لە هەموو بۆنێک زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین کە ئەتوانین خەڵکی هەژار و منداڵی بێباوک دڵخۆش بکەین بە جلوبەرێک و بە ئازوقە و بە پارە و بە زەکات و بە خێر و سەدەقەکانیان. بۆ لێرەوە ئێمە دوعای خێر بەو خێرەمەد و خێرخوازان ئەکەین و کە هاوکاریان کردوین وەخوای گەورە مۆفەقیان کا لە دنیا و لە قیامەت خوا گەورە نمونیان زیاد کە و داواشیان لێ ئەەکەین کە بەردەوام بن لە هاوکاریکردنمان بۆ ئێمە شوەک و دەستەشی ئەمین ئەو خەڵکە هەژار و نەدار و منداڵ بێباکانە دڵخۆش بکەین لە سنوورەکەمان. هاوکاریکردنی یەتیم ئەو کەسە کە هاوکاری داکەتیمێک ئەکات کە بە دوای خەم و ئازارەکانێک پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیه سەڵ فەرمێت الساعي على الأرملة كالجهاد في سبيل الله ئەوانەی کە بەدەم داواکاری و پێداویستەکانی داکەتیمێک ئەچن کاریان بۆکەن فەرمیێک ئەو کەسەوەیە کە لە جیهاد دابێت لە خەباو تێکۆشان دەبێت لە قیامەتی شادراسی پێغەمبەر عەلەیه سەڵات وسەلام بە ئەماشێ ئەو خێرخوازانشکەوە لە پشت ئەو پرۆژانن ئەوانش بە هەمان شێوە لەو ئەجر و خێر و پاداشە بێ بەش نابن بێزنی خوای گەورە خوای گەورە مونازات کات و خوای گەورە پاداشە داتەوە. لای خۆشیانەوە سەرپەرشتیارانی مناڵانی بێباوک دەستخۆشی خۆیان ئاراستەی خێرخوازان و ئەنجومەنی سۆرانی کۆمەڵ دەکەن کە هەمیشە ئەوانیان لە یاد بووە و بەردەوام هاوکاریان کردوون و ئەرچی سەرشانیان کەم دەکەنەوە. ئەمە هەموو کاتێک ئەمە سەربەرزین بەنگەوە جوان بەنگۆ سەربەرزین لەبەر هەنگۆ هەموو کاتێک سەرپەرشتێمەوە کردیا هەموو کاتێک دەرخۆشی دەمە دەرخۆشین بەرامبەر بەنگۆ داکەتیم و فەقیر و دەرخۆش کردینە هەمووش پێویستیان پێەیە هەموو منداڵ پێ دەرخۆشە هەموو منداڵێک دری خۆش بە چونکە دەرخۆش کردی خواش درینگە خۆشە کە سەرکەوتو ئەبن لە دنیا و لە قیامەت سەربەرز ئەبن براکەم. دەستخۆشی لە ئەنجومەنی سۆرانەکە کە بە بۆنەی جێژن هەڵەستن بە دابەشکردنی جل بەسەر منداڵە بێباوەکان دەستخۆشی لێ یەکەم. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵ لە هەموو بۆنەویادەکان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و یەتیم دەکەن و خەندە و خۆشی دەخەنە سەر لێوەکانیان. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ سۆران. بەڵایزان لە پارێزگای هەڵەبجە جوتیارێک هەفتە بازارێک لە هەفتەیەکدا بازارێک بۆ بەرهەمەکانی کردوێتەوە ئەم بەرهەمانەشی بۆتە هەم بازارکردنێک بۆ خۆی بۆ هاوڵاتیانیش هاوکارانمان لەو بارەوە ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین بینەری بەرهەمەکانی و جوتیارە دەبین. والله برای بەڕێزم ئەوەی ئێمە بزانین یعنی حەزی لێ بکەین هەر کەسێک
پێی خۆشە خواردنێکی پاک تەندروست بۆ ماڵ و مناڵی دابینکە و بزانێت سەرچاوەکەی کوێ ئەوەنەی کە من ئاگادار بم لەم مەزرعەیە هەموو شتەکان هەموو میوەجاتەکان هەموو سەوزەکان بەرهەمێکی پاک و تەمیزە و کەسانی پسپۆڕ و شارەزا سەرپەرشتی ئەم هەموو بەرهەمە خۆماڵیەکە ئەمە لەوە چی ئەگەر خواردنێک لە دەرەوە بکڕین دوور نییە کە نەزانی سەرچاوەکەی کوێ یا بۆ نمونە لە مەرزەکان ئەمێنێتەوە یا لە گومرگەکان ئەمێنەوە ئەم لەوە ئەچێ ماوەی لێکردنەوەی ئەو بەرهەمانە بەسەر چوو بێ بەڵام ئەوەنەی من ئاگادار بم تەمەنی لێکردنەوەی ئەو بەرووبوومە لە هەتاوەکو وەگات دەستی کڕیار ئەو پەڕی 2 سەعات تا 3 سەعاتە. بەرهەمی خۆماڵی بەڕاستی لە ئیمڕۆ زۆر پێویستە چونکە ئەو بەرهەمەی لەم لالاوێ نازانی بە شێوەیەک بەرهەم ئەهێنرێت یعنی نەک لە ڕووی تام و چێژۆ لە ڕووی تەندروستی و هەمیشە جێی گومانە بەڵام تۆ بەرهەمێک لێرە بە چاوی خۆی بینی نرخەکەیشی گران نییە یعنی لە چاونرخی بازاڕە هێشتا هەرزانترە ئەمە دڵنیاتری لەوە کە بێخەم بەکارهێنی چەند ڕۆژ مەسەن لە ماڵە هەڵەگری خراپ نابێت چونکە زایرن مادەی کیمیایی و پارێزەر و مەسە و شتانی تیانی ڕاستەخۆ لە کێڵگەکە یەن لە دایانێ بە بەرچاوی خۆتەوە زۆر شتێکی باشە من زۆر خۆشحاڵم کە کاتێک کە بەرهەمێکی خۆماڵی بینی لە بازار ڕابێ بگەڕی بە دوایە جاریوە گومانە هەیە ئایا ئەمە خۆماڵیە یان نا. ئەم حەفتە بازارە حەفتە بازاری کێڵگەی کوردستان کراوەتەوە بەڕووی هاوڵاتیاندا بە نرخی علوەکان لەبەر پێداویستی هاوڵاتیان و بارگرجی هاوڵاتیان و نەبوونی بژێویەکی تەواو لەلایەن هاوڵاتیانەوە بەڕاستی بیرمان لەم حەفتە بازارە کردەوە بەروبوومێکی نسبەتێک لە بەروبوومەکانمان لە هەفتەیەکە 2 ڕۆژدانین بۆ شاری هەڵەبجە و دەوروبەری هەموو پێشەمە و جومعانێک سعات 3 بۆ سعات 9 شەو ئەم پێشەنگایە بەردەوامە. وڵێ ئازان وەک پێشتری ژاماژەمان پێکرد ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە بۆ مسلمانان کاویش ڕۆژی عەرەفەیە کەوا ڕێژەیەکی زۆر بەداخەوە ئەم ساڵ پێم وا بێشەیدا 60,000 حاجی سەردانی با بڵێ ماڵی خوا و فەریزەی حەجیان ئەنجام داوە لە بەرەوەی بەرەدۆخی تەندروستی جیهانی ڕێگەی بەوە نەدا لە زۆربەی وڵاتانی مسلمانەوە هاوڵاتیان و مسلمانان بچن فەریزەی حەج ئەنجام بدەن. بەم بۆنەیەوە مسلمانان نووسەران ئەوانەی کەوا ئەهلی دینن ئەهلی قەڵەم و ئەهلی ئاوازن بە هەریەکی بە جۆرێک وەسف و ستایشی مەکە و مەوسومی حەج و ڕۆژی عەرەفەی کردووە. ئاوازچڕێکی خۆش کە محەممەد دانیشە یەکێکە لەوانەی کەوا ئاوازێکی خۆشی بەرهەمێکی خۆشی ئیسلامی کە بەداخەوە خۆی وەفاتی کردووە ڕۆحی شاد بێ کە پێشتر لەسەر کێوی عەرەفە و هەروەها مەوسیمی جەژن و ڕۆژی جەژن کردوێتی کەوا ئەو بەرهەمەشی تایبەت بە پەیام تۆمار کردووە گەر هاوکارانم ئامادە بێت پێمان خۆشە لەگەڵێەوە بەشی بکەین ئێوەش گوێبیستیە و بەرهەمەی ڕەوانشاد محەممەد دانش بن.
وكوبر وانا عصا ناس بكاتا هالفريق بالكرحني كبحر إبلي دنيا ودين بالكرحني كبحر إبلي دنيا ودين بشورم دل ضعالي زمزم ومروة وصفا تاكو إن شاء الله دنيتا معدني زكو يمين كيد بيا ركوافي حذر الأسود بكار كيد بيا ركوافي حذر الأسود بكار يتطلبك يا إلهي مقصدي دنيا ودين يتطلبك يا إلهي مقصدي دنيا ودين بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ